دوو جار بیر بکەرەوە لەگەڵ یادگار. بیلەرانی ئازیز سڵاوتان لێبێت، من یادگار فایقم. ئەم شەویش بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە پایتەختی کوردستانەوە لەگەڵتانە بین بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی دیکەی دوو جار بیر بکەرەوە. وەکو هەمیشە ئەم ئەڵقەیەش بە شێوەیەک لە شێوەکان ڕەبتی ڕاستەوخۆی بە ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە هەیە و هەر لە درێژەی ئەو زنجیرە بەرنامانەی کە NRT بڕیاری داوە لەسەر ژیانی هاوڵاتیان و خەمەکانی هاوڵاتیان بیکات ئێمە بەردەوامین. تەوەری ئەم شەومان تایبەتە بە قسەکردن لەسەر خراپی ڕێگاوبانەکان لە هەرێمی کوردستان، خراپی جۆری ئۆتۆمبیل، خراپی سوتەمەنی و بنزین و گاز و لە ئەنجامیشدا کە ئەوترێت قوربانی لەیەکەوێتەوە. وەکو زین لە دوای ڕاپەڕینەوە ڕەنگە یەکێکی سەرەکی لە هۆکارەکانی گیان لە دەستدان و کەم ئەندام بوون خراپی ڕێگاوبانەکان، خراپی جۆری ئۆتۆمبیلەکان و خراپی سوتەمەنی بە شێوەیەک لە شێوەکان و دوجار ئەکرێت ئەوە دواتر قسەی لەسەر بکەین خودی هاوڵاتی و تاکی هەرێمی کوردستانیش ڕۆڵیان لەم مەسەلەیە هەیە. بۆچی لەم هەرێمە چارەسەری درێژخایەن بۆ کێشەکان بەدی ناکرێت؟ ئەوترێت ئەوەیە بینرێت زیاتر هێمنکەرەوەیە، موسەکینە، تەخیرکردنی دواخستنی کێشەکانە و پینە و پەڕۆکردنە. ئەمانە تا چەندە ڕاستن؟ ئایا کێ بەرپرسە کە چەندین هەزار کەس تا ئێستا بوونەتە قوربانی سیستمی لە نێوان کەوانەیەکە ئەوەیە وترێت سیستمی خراپی هاتوچۆ لە هەرێمی کوردستان؟ هیوادارم ئەم بەڕێزانە دواتر پێمان بڵێن کە تا چەندە باشە و تا چەندە خراپە و سلبیات و ئیجابیاتیمان بۆ بخەنە ڕوو. کێ بەرپرسە، کێ دەبێت لیان پرسێتەوە، کێ دەبێت توێژینەوە لێکۆڵینەوە لەم مەسەلەیە بە دوواداشوونی بۆ بکات. سیستمی هاتوچۆ لە هەرێمی کوردستان تا چەندە لە ئاستی هۆشیاری تاکەکانەیە، تا چەندە لە ئاستی باش و خراپی ڕێگاوبانەکانی هەرێمی کوردستانەیە؟ چونکە وەکو ئەوترێت تا ئێستا سەدان ڕێگەوبانمان هەیە کە پێویستە بکرێ بە دووسایت خەمیەوە ناخورێت، کەچی خەمیەوە خورێت کە لە هەموو کنج و کەلەبەرێکە لە پاڵ هەموو دار و سیارەیەک ئۆتۆمبیلەکە کامێرەیەک هاتوچۆ دابنرێت. ئەمانە بۆچی وایە؟ ئەزیزانم، من نامەوێت زیاتر درێژەی پێ بەم و هەر ئەم شەویش قسە لەسەر یەکێک لە قەیرانە تازەکان کە شتی تازە ڕۆژانابین لە هەرێمی کوردستان ئەوەی پێوترێ نازانم قەیرانە ئەنفلۆنزای فیت پەمپە یاخود فیول پەمپە لە هەرێمی کوردستان. باسی ئەم خەمەشەکەین وەکو کاگڕایت فازڵ وتی لە ڕێگا کە بەرەوێراتم تووشی چەند کەسێک بووم کە بە هەمان کێشەوە گیرۆدە بووبوون و ئێستا نوکتەشی لەسەرەکرێ وترێت ئەگەر ئەتەوێت لەگەڵ تاکسیەکە هاتوچۆ بکەی پێویستە بۆ احتیاط خۆت هیچ نەبێ فیت پەمپێک هەڵگری، چونکە ڕەنگە لە ڕێگا پەکی بکەوێت نەوەک سایەخەکە فیت پەمپی پێ نەبێ بۆی تۆ فریای بکەوی. بەرحاڵ کێشەکان بەردەوامن و NRTش بەردەوامە لە تیشخستنە سەریان. ئەزیزانم، بەرنامەی ئەم شەویشمان بە میوانداری چوار میوانی ئەزیز و بەڕێزە لە دەستە ڕاستم. ڕائید فازڵ حاجی حسێن، نێردراوی بەڕێوەبەرایەتی گشتی پۆلیسی هاتوچۆی هەرێم، ئەم شەو بە شێوەیەکی تایبەت و بە هەموو شێوەیەک نوێنەرایەتی بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی هەرێمەکە و هاتۆ بۆ بەرنامەکە. بەخێربێن سەرچاوان. هەروە کاک سەدقی ئیسماعیل ئامێدی، بریکاری وەزیری ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن بۆ کاروباری ڕێگەوبان، ئێوەش بەخێربێن سەرچاوان. لە دەستا چەپیشم کاک فایق مستەفا، سەرۆکی لیژنەی ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن یاخود نیشتەجێبوون لە پەرلەمانی کوردستان و هەروەها ئەوەی ڕەنگە ئەم شەو زیاتر پەیوەست بێت ئەندامی لیژنەی سامانە سروشتیەکان و ئەو لیژنەی بۆ خەم و کێشەکانی فیت پەمپ دانراوە. کاک فایق معلوماتی لای ئەم شەو بۆمانە خاتەڕوو. و هەروەها میوانێکی دیکەی ئەزیز کاک ئەمید قادر سدیق ئەمیدی خانەنشین، سەرۆکی ڕێکخراوی سەلامەتی هاتوچۆ، هەمیشە لەسەر شاشەکانەوەمان بینی تۆ تووڕا بووی، نیگەرانە بووی لە خەمی هاتوچۆ. ئەم شەویش ببینین خەمەکانی تۆ چیە سەبارەت بەم سیستمە، هیوادارین بخەینە ڕوو. و لەم بەرنامەیە بە وەکو بەرنامەکانی دیکە کۆمەڵێک میوانی پەیوەنددار بە تەوەری سەرەکی ئەم شەومانە لێرە حەزوریان هەیە. ئێوەش بەخێربێن سەرچاوان کۆنتڕۆڵەکانتان ئامادە بکەن، ئەچینە لای ڕاپرسیەکەمی ناو ئەم ئەڵقەیە، بەڵام دەست بە دەنگدان مەکەن تا من ئاگادارتانەکەمەوە. پرسیاری ئەم شەومان ئەمەیە: کێ بەرپرسە لە بوونی ژمارەیەکی زۆر لە قوربانیانی هاتوچۆ لە هەرێمی کوردستان؟ حکوومەت ژمارەیەکە لەسەر کۆنتڕۆڵەکانتان کە ئاگادارم کردنەوە ئینجا دەست بە دەنگدان بکەن. پێم وابێ خەلەلێک لە سیستمەکە هەیە کاکە لادێ؟ بەڵێ. ئەگەڕێمەوە لای کاکە لادێ بە وەرگرتنی یەکەم ڕاپرسی، بەڵام با ڕای میوانەکان وەربگرین، هیوادارم تاو کاتە کێشەکەت چارەسەر بێت. کاک ڕائید فازڵ، بە حکمی پۆستەکەت ئێوە بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی هەرێم ناوێکی گەورەی و بەرپرسیارەتی زۆرتان هەیە.
گەر بە دیاریکراوی لەسەر تەوەری ئەم شۆمان قسە بکەین و پێش ئەوەی بچینە سەر پرسیاری گرنگ ئەکرێ بزانین ئامارەکانی قوربانیانی هاتوچۆ لە هەرێمی کوردستان گەر 3 ساڵ 4 ساڵ بە نمونە وەکو سامپڵ وەربگرین کەمی کردووە زیادی کردووە چی بەسەر هاتووە. بەڵێ زۆر سپاس. طبعا من وەکو نوێنەری بەڕێوەبەری گشتی هاتوچۆ هاتووم من خۆم بەرپرسە ڕاگەیاندنی هاتوچۆ هەولێرم بەڵام بەڕێز بەڕێوەبەری گشتی هاتوچۆ منی تەکلیف کرد لە بۆ کارە طبعا من ئەگەر ئامارەکان بخەمە ڕوو لە 2013 لە هەرێمی کوردستان 4665 ڕووداوی هاتوچۆ کەوتوتەوە لە 2014 4670 ڕووداو کەوتوتەوە لە 2015 لە چوارمانجی یەکەم 1416 ڕووداوی هاتوچۆ کەوتوتەوە 1416 ڕووداوی هاتوچۆ. ئەگە بێت و تەمەشایکی ڕقەمی هەر 3 ساڵ بکەین دەتوانین بڵێن لە هەمان ئازدایە نەکەمی کردووە نەزیادی کردووە. ڕاستە ئێستا 4665 دەکە 4675 ڕووداو لەوە هەرێمێکی گەورە تۆ ناکاتە هیچ ئەگە بێت بەراوردیش بکەین لەگەڵ ئەو هەموو ژمارە زۆرەی ئۆتۆمبیل کە لەو 3 ساڵە داخل بووە و هاتوۆتە سەر شەقامەکان دەتوانین بڵێن کەمی کردووە. دوجار گەر یەک کەسیش بێت بێگومان ئێمە طبعا تۆ هیچ کاتێک ناتانی ئاستی ڕووداوەکان بکەیە زیرۆ و ئاستی قوربانیانیش بکەیە زیرۆ هەرچەندە ئێمە کار لەبەوە دەکەین بەڵام هیچ کاتێک ناتوانانی بیکەیە زیرۆ واتە ژیان دۆستان ناتوانانی بیکەیە کە نەتانتوانیەوە بیکەن بە سفر بۆ نەتانتوانیەوە کەمی بکەنەوە بۆ نەمانتانیەوە طبعا کۆمەڵێک هۆکارەیە پرۆسەی هاتوچۆ شتێکی گشتگیرە تەنها پێوەست نییە بە پۆلیسی هاتوچۆوە خەڵکانی ئەمە حکوومەتیش وا تێگەیشتووە هاتوچۆ دەبێ هەموو شتێک بکە ئێمە پۆلیسی هاتوچۆ کار بە یاسایەک دەکەین بەپێی ئەو یاسای ڕێ هاتوچۆ ڕێک دەخەی کە یاسای ژمارە 86 ساڵی 2004 عراقی لەو یاسای دیاری کردووە تۆ سیستەمی هاتوچۆ چۆن ڕێک دەخەی سیستەمەکە پێکاتوە لە ئۆتۆمبیل ڕێگاوبان مرۆڤ ئێمە ئۆتۆمبیلەکان ڕێکیان دەخەین بۆی کە لە داخلبوونی ڕا لە لەحزەی داخلبوونی ڕا تۆ کە هات تۆماری دەکەی و تابلۆی دەدەیە و لە دوای ئەوە ڕێگاوبانەکان تۆ ڕێکی دەخی بە هێمای هاتوچۆ لە سەربارە مرۆڤەکانیش تۆ شوفێرە مۆڵەتی شوفێری پێدەی تێستی دەکەی بۆ ئەوەی بزانی ئەو کەسە شایانی ئەوەی لەسەر شەقام بڕۆیاننا بەڵام ئایا ڕێگاوبانەکە تا چەند مساعیدە کاتی دروستکردنی ئەوە پەیوەندی بە ئێمەوە نییە ئێمە تەنها وتویانە وەرە تۆ ڕێکی خا سەبارەت بە ئۆتۆمبیلەکان کوالیتیەکەی تا چەند باشە ئەوە پەیوەندی بە ئێمەوە نییە تەنها ئەوەی لەسەر ئێمە کە هاتووە ئێمە تۆماری دەکەین یعنی ئێمە بەرپرسیارمەولات بۆ وەرگرتنی پرسیاری دیکە هاوڕیانم پێمەڵێن ئەو کێشەی لە دەنگدانەکە بوو چارەسەر بۆ دەنگدانەکە وەرەگرین و بەردەوامە بین کۆنتڕۆڵەکانتان ئامادە بکەن کێ بەرپرسە لە بوونی ژمارەیەکی زۆر لە قوربانیانی هاتوچۆ لە هەرێمی کوردستان حکوومەت ژمارەیەکە لەسەر کۆنتڕۆڵەکانتان بازرگانەکان مەبەست لە بازرگانەکان بە شێوەیەکی گشتی بازرگانەکان ئەوانەی لە بواری هێنانی ئۆتۆمبیلە کارەکەن ئەوانەی لە چاکردن و ڕێکردنی ڕێگاوبانەکانە کارەکەن و ئەوانەی کە پێیوەستن بەم باسەوە تەنەن بازرگانەکانی سوتەمەنیش و هاوڵاتی وەکو ژمارە سێدانراوە ئاگدارم کردنەوە دەست بە دەنگدان بکەن سی چرکەتانە بێت فەرموون تەنها سی چرکەتان هەیە حکوومەت ژمارەیەکە بازرگانەکان ژمارە 2 هاوڵاتی ژمارە 3 کێ بەرپرسە لە بوونی ژمارەیەکی زۆر لە قوربانیانی هاتوچۆ لە هەرێمی کوردستان بێگومان ئێمە قسە لەسەر یەک ساڵ ناکەین بە شێوەیەکی گشتی قسەی لەسەرەکەین کاتمان بەرەو کۆتایی دەڕات کات کۆتاییات سوپاسانەکەم دەستان خۆش بێت کاک فازل زۆر بە کورتی بۆی ئەم بەڕێزانش لەم بەشە مەجالیان هەبێ قسە بکەم تۆ بوونی ئەو ژمارەیە لە قوربانی بە دەرەجە یەک بۆ کێ گەڕێنیتەوە هاوڵاتیە بازرگانەکانە حکوومەتە کێ سەبەبە بە پلەی یەک دەبێ هەموو شتێک بڕێن حکوومەت چونکە حکوومەت هەموو شتێک دروست دەکات من ڕاستە لێرە نوێنەری حکوومەتم بەڵام حکوومەت گەل دروست دەکاتن حکوومەت ڕێی عام دروست دەکات حکوومەت شێوازی بیرکردنەوەی خەڵک دروست دەکات حکوومەت بەرپرسیارە ئێمە وەکو لایەن بەرپرسیارین بەڵام تا چەند ئەو بەرپرسیارەت ئێمە دەتوانین هەڵیگرین لە وڵاتان مەسەلەی هاتوچۆ يعني كحسابي لبودك حسابي أنزماني وزيران وسروش أنزماني وزيران ياخذ سروش كمان خوي إشراف لسيدك بلام لولاتان الرجالاتنا وراست نكثنها لهرم كردستان بقشتي ودراوة بشيء بسوق لوزارتنا أخو يعني اشتكان وكو اشتكي بسوق كراوة جرينجي بيانا دراوة بسوق كراوة بوشيوي بيانا دراوة زي قالوش قصورك لبينين ما لبوشتا يعني مسألة هاتو يستعمل برز وكيل وزيري رجاوبان أقدر كراوة أو بوني هير بلام وزيري بروردمان باغ نكردوها هیچ نوێنەرێکیان نییە لە کاتێکدا هۆشارکردنەوەی خەڵک لەوانەیە لە سەتاسەتی پێوەست بوانەوە بێتن وەزیری ئەوقافمان باگ نەکردووە پەیامە نێرین بوو ئەوانیش
بۆی هەر پەیامەکە بگا بۆی هەرچەنە لێرە حزوریانێت چکە بەرنامەکە ڕێگەی 4 کەسی تیا بێتەوە بەڵام بێگومان ئیش لەسەر ئەوان و لەسەر ڕێی ئەوان و لەسەر کاریگەری ڕۆڵی ئەوانیش قساکەین کاک سەدقی ئامێدی دووبارە بەخێر بێن جەنابتان بریکاری وەزیری ئاوەدانکردنەوەن بۆ کاروباری ڕێگاوبان خۆتەزانی ڕێگاوبان لە هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕینەوە بە دیاریکراوی گەر قسە بکەین و لەگەڵ زیادبوونی ژماری ئۆتۆمبیلەکانە لە هەرێمی کوردستان گەورەترین کێشەی هاوڵاتیان بووە ئەنی تۆ هەر بەیانی وەرە دەرەوە لە هەولێر تاقیە وارد دەمە مەغریب کاگەڕێتەوە بۆ ماڵ بە سلێمانی لە شارەکانی دیکەی کوردستان بێزارە بی تەمەناتە کرد کە بە پێ بڕۆشتبایی تاکسیەکەت بگرتایە ئەمە جگە لە ڕێگاوبانەکانی دەرەوە ئەوترێت هۆکاری سەرەکی بوونی ئەو ژمارە قوربانیە وەکو کاگڕایی داماژەی پێدا ڕێگەوبانەکانە ئێوە بۆ نەتانتوانیەوە بە بەرپرسیارەتی خۆتان هەستن بۆ ئەوەی چاکتر بکرێن قسەمان لەسەرەوە نییە چیتان کردووە هەست ناکەن ئەوەی ماوە ئەبێت چاکتر بکرێت ڕاستی ئەم کێشە دەمانویست لە پێش ئێستەوەش باز بکرێ و نەک لەم زڕوفەی حالیە بەڵام ئیتر دەتوانین باسی زڕۆفەکانیش بکەین کە گەیشتینە ئێستا خەمی تریش هەیە مەبەستمان داعش ئێستا جارێ ئەو تاسیری لەسەر ڕێگاوبانەکانی هەرێم نییە بەڵام قەیرانی دارایی بەڕاستی تاسیرێکی ئەو هەیە کە ئەمە 2 ساڵە ئێمە پڕۆژەکانمان وەستاون لە کارە بەبێ ئەوەی کە بودجەی پێویست نییە کە کارەکان بکەن لە بەرداوامەکان لە کۆی 228 پڕۆژە تا ئێستا تا پێش 2 مانگیش سەدا 20یانیش دەکرێت ئێستا ناگانە 5-6 پڕۆژەیەک لە هەرێمایش بکەن ئەوە شتێکی وەختیە کە تازە پێیا بووە بەڵام ئەگەر بگەڕینەوە پێشتر بە مەفهومی ڕێگاوبان بەڕاستی لە کوردستانە ڕێگای بە ناوی ڕێگا کە بۆ هاتوچوو دروست نەکراوە بە سەراحەت لە ڕژێمەکانی پێشوو هەر ئەو ڕێگانەی هەندێک نەبێ ڕێگای بەڵ ڕێگای تەوەری هەیە دروست کرایە بە سیغەتێکی تا حدێک بەڵام ڕێگای ناوخۆیەکان هەمووی ڕێگای عسکەری بوون لە نابینی قەزا و ناحیەکان لە نابینی قەزا و محافزەکان ڕێگە هەرە سەرەکیەکەوە بزانم ئەوەی لە سومێلەوە دەست پێ کرد تا زاخۆ ڕێگایەکی دەولی بوو احتیمال لە نابینی کەرکک و سلێمانیش ڕێگایەکە و بەڵام باقی ڕێگاکان هەمووی تازە بوون سەر لە ئەوەش ژمارەی ئۆتۆمبیلەکان بەڕاستی لەم چەند ساڵی ئەخیرە بە ڕێژەیەک بەرز بووتەوە کە تەوەقعاتی نە مهندسین هەبوو نە دایرەی مرور هەبوو نە خەڵکیش بەڕاستی ئەنجا ئەمانە هەموو ئەگەرم بوو پلانتان چییە ڕێگاکان بۆ بە ئەمری واقع بڵێ ئەنجا ڕێگاکان وەختی خۆی لەسەر ئەوە دیزاین کراوە کە ئەو ئامارەی لە بەردەستی دایرەکە بوو کە لە سەعاتە ئەوەندە سیارە لە ڕێگاکەوە ڕوە بار هەڵگرەکان ئەوەندەن ئەمانە هەمووی ئەو ڕێگانەکە دروست کراوە ئێستاش ئەگەر سەیریشی بکەین دەبینین شێوەی دروستکردنی بەڕاستی زۆر کۆنە ڕێگاکانی کوردستان هەمووی وایە واز لەوە بێنین هەستەکەن ئێوە وەکو وەزارەت بە ئەرکی خۆتان هەستاون ئەوەی ئێمە پلانمان هەیە کاکە گیان پلانی وەزارەت ئێستا ماستەر پلانێکمان دروست کرد لەم 2 ساڵی ڕابردوو بەڵام ئەو ماستەر پلانە بوو تا 2030 بە پێی ئامارەکان ماستەر پلانەکە کێشەکان چارەسەرەکان شەریکەیەکی ئەجنەبی بوو سپاس دەکەم من دێمە وڵات بۆی بە وردی قسەی لەسەرکی قسەکانت پێ نەبڕ زۆر سپاس دەکەم کاک فایا ئێوە چ لە پەرلەمان کە نوێنەرایەتی خەڵکەکەن و چوەکو ئەو مەسئولیەتی کە لەسەر شوانتانە لە لیژنەی ئاوەدانکردنەوە نیشتەجێکردن و ئەندامی لیژنەی سامانە سروشتیەکانی ئەمەوێت بزانم خراپی جۆری سوتەمەنی لە هەرێمی کوردستان چ کاریگەریەکی لەسەر کاریگەری لەسەر ژینگاوە خەمێکی زۆر زۆر گەورەیە بەرنامەیەکی باشیەوێت لەسەر تاکی هاوڵاتی داناوە چۆن تەعامل بکات زیانی بەربکەوێت و لە هەمووشی گرنگتر قوربانی لێ بکەوێتەوە ینی ئەم خەمەکەی چارەسەرە بێ ئێوە چیتان کردووە چەند بە دوواداچوونتان کردو بۆی بزان کێ کەمتر خەمە بەڵێ من دیارە لەمەوێت پێشەوە ئاماژە بە گرنگی بەرنامەکە بکەمەوەی کە بەڕێز کاک سەدقی لەم کاتەدا باسی ئەوەمان نەکردا کە ئێمە قەیرانێکی ئەمنیمان هەیە و قەیرانێکی دارایی و هەروەها قەیرانێکی سیاسیش لە ناوچەکەدا هەیە من لێرەوە ڕێز و سڵاو و خۆشەویستی بۆ هەموو پێشمەرگانی کە لە بەرەکانی جەنگ
بە نرخی ژیانی خۆیان بەرگری لە ئێمە دەکەن سەری ڕێز و نەوازش بۆ هەموو شەهیدانی کە لە بەرەکانی جەنگ بە دژی تیرۆردا شەهید بوون دیارە من ئەوەی کە ئێستا هەیە قوربانیەکانی هاتوچۆی لە چەند ساڵانی ڕابردوودا ئامارەکان پیشانی ئێمەیان داوە بەرەیەکی جەنگن کە زۆر لەو بەرەی جەنگی کە لە بەرەکانی جەنگ دژی بە تیرۆر ترسناکترە ئەویان دوژمنێکی ئاشکرایە ئەو دیارە بەڵێ لێرە هەمیشە بۆ سەیداناوە حاڵەتێکەوە بەردەوامیشە ڕاستە ئەو قەیرانە ئەمنی هەیە ئەو شەڕەیەکە هەیە دژ بە تیرۆرەستانی داعش ئەوە نزیکەی ساڵ نزیک بە ساڵەکە بێتەوە ومێت دەکەم کاتی بێ و زوو تەواو بێ بە سەرکەوتنی گەلەکەمان لە هەموو ڕۆیەکەوە بەڵام ئەمەی کە حاڵەتێکە کە لە ناو خۆدا هەیە ئەو بەرەی جەنگە من پێم وایە ئەگەر ئامارەکان تەنها بۆ ئامار و ژمارە بێ بۆ ئەوە نەبێ کە پلانێکی بۆ دابنی کە چۆن دەتوانی ئەو قوربانیانە کەم بکەی و ئەو ڕژەی خەسارە من پێم وایە نەبووە چونکە ئێوە وەکو پەرلەمانتار بەدواداچوونتان کردووە کە بۆچی پلان نییە بۆ ئەم خەمە کەم بکرێتەوە هیچ نەبێت. من دێمەردەکارێکە باس دەکەم لەسەرەوە دیارە کە ئەوەی نیشانەی ئەوەیە کە کەم نەکراوەتەوە باشترین دلیل ئەو ئامارانە بوون کە بە ڕێزکاک فازڵ خستێ ڕوو ئامارەکان جیاوازێکی وایان نییە لەوانەیە ئەگەر چەند ساڵێکی زۆر وەربگرین لە ساڵەکە زیادیش بکە ئێوە کێ بەکەم تەرخەمەزانن ئێمە بە کورتی بێت ئێمە یەک حاڵەت هەیە حکوومەت بەرپرسی یەکەمە لە سەر و ماڵی هاوڵاتیان کەواتە حکوومەت ئەگەر بازرگان دەگری خراپی کوالیتی ئۆتۆمبیل دەخێ ئەستۆی بازرگان بەڵام دوزارەوە حکوومەتە کۆنتترۆلی ئەو بازرگانەکە کە کوالیتی خراپی ئۆتۆمبیل نێنێت ئێرە ئەگەر کۆمپانیا کوالیتی ئەنجامدانی پرۆژەکەی یان درەنگکەوتنی یان هەر حاڵەتیی خراپی لە ڕێگەوباندا دوزارەوە حکوومەتە دەبێت کۆنتترۆلی و کۆمپانیا بکە کە بۆ شێوەیە کار نەکاوە ئەو کۆمپانیایە سزا بدە. ئەگەر دێتە سەر هاوڵاتی ئەوە سیستمی هاتوچۆیە دەبێت بە جۆرێک ڕێک بخرێ یا هوشیاری یاسایی هات بۆ هاوڵاتیان لە هەموو ڕوویەکەوە لە هەر شوێنێک دوزارڵی حکوومەت بەرپرسی یەکەمە. سپاس دەکەم کاکفایر عەمیدی خانەنشین کاک قادر دووبارە بەخێر بێن. هەمیشە تۆ باس لە خەمەکانەکەی خەمەکانی هاتوچۆ چیە لە هەرێمی کوردستان ئەبێ چی بکرێت تۆ سەرۆکی ڕێکخراوێکی سەلامەتی هاتوچۆ ینی ئەم خەمەت تۆ بە شێوەیەک لە شێوەکان لات گرنگە و بۆیە هەر ڕێکخراوێک شتانداناوە بەم ناوەوە و پێشتری شەریشت لەسەر کردووە. سپاس و پێزانین بۆ بەڕێستان و سەرجەم ئەم میوانە ئازیزانە من حەزەکەم ئەو کەم و کوڕیانی کە هەیە ئەگەر دەرفەتم پێ بدەی بیخەمە ڕوو قسەکانت بخەڕ و کاتی ناوبڕ هات لە بەشی دووهەم بەردەوام تەواوکردنیان. طبعا ئەو کەم و کورتیانی کە هەیە و بوونەتە هۆکار نەبوونی پێدانی مۆڵەت بە یەکگرتووی لە شارەکانی هەرێمی کوردستان ئەوە خەتەرێکی گەورەیە هەر شاری بە کەیفی خۆی مۆڵەتی لێخورین دەبەخشێ. دووهەم لاوازی مەشق و ڕاهێنان و وانەوتنەوە و ڕاهێنانی شوفێر بۆ جێبەجێکردنی مردەکانی یاسای هاتووە لەسەر شەقام ئەوە هەر زۆر ترسناکە. سێم خراپی ڕێگاوبان چوارهەم نەبوونی پەیمانگا بۆ پۆلیسی هاتووە کە شارەزایی زیاتریان هەبێ بۆ جێبەجێکردنی یاساکانی هاتووە. پێنجەم نەخوێندنی یاساکانی هاتووە لە باخچەی ساوایان تاکو و زانکۆ کە ئەوە چەندین جار من چەند وەزیری پەروەردە هاتووە تومەتە دیداری بۆ ئەوەی کە یاساکانی هاتووە بچێتە بوارەوە بەس بەداخەوە تاکو ئێستا بە چەند وەزیرت دوتووە کاخادر تەنها نەچوو ئەوەندەی بیرت بێت بۆ کاک عیسمەت بۆ کاک عەبدولعەزیز طەیب بەڕێز ئەوەی کە وەزیر کاک دڵشاد هەموو تومەتە دیداریان سادقی ئێستش پێ نەچوو بە خزمەتی ئەوەتانێک کاک قادر لێرە ئاماژە بەوا داڵێت چەندەها جار من ئەم خەمەم خستۆ چەندین جارم خەمەم خستۆتە ڕوو کە هاتوچۆ وەڕێنمایەکانی هاتوچۆ شارەزا لە هاتوچۆ بخرێتە سیستمی خوێندنەوە بەڵام نەخراوە. وەکو ڕێکخراوی ڕۆشنبیری سەلامەتی هاتووە خۆبەخشانە سەردانی بەخچەی مناڵانم کردو هەتا تو زانکۆکان بە شاهدی هەموو مامۆستاکانی زانکۆ ئەوەی کە ئێمەی بینی بێ لەگەڵ لای بەڕێزم کاک یوسف ئێمە لەو ڕێکخراوە خۆبەخشانە کارمان کردووە بۆ ئەوەی بەرتاڕوونی بدەین بە مناڵی کورد بۆ ئەوەی کە بتوانن لە قوتابخانەکانە کە بەڕاستی ئەوەی کە تەمەنی هەڵەکشێ لە قوتابخانەکانە ئەوانە ئەگەر بتوانرێ یاساکانی هاتووی تێبگەێنێ ڕێک و پێک یاساکانی هاتووە جێبەجێکردن بەس ئەوەی کە تەمەنی هەڵکشاوە بەداخەوە یعنی ئەو ئیمکانیەتە عەقلیە لاوازە بەنسبەت یەکێکەوە 70 ساڵ تەمەنی بێ. هەروەها ئەمەی کە زۆر گرنگە نەبوونی هەماهەنگی تەواو لە بینی سەندیکای هاتوچۆ و کارمەندانی هاتووە و شوفێران کە تا ئێستا بەداخەوە من زۆر ئەو وەختی کە لە وەزیفا بووم پەیوەندیم کرد بە بەڕێز سەرۆکی سەندیکای شوفێران لە هەولێر ویسمان هەماهەنگیە بکەین ئیتر کارەکە ترازا و منی خانەنشین بووم بەسەریا کە ئەمە زۆر گرنگە بایەخ نەدانی تەواو بۆ هاوردەکردنی ئۆتۆمبیل و کۆنتترۆلی مردەکانی تونندوتۆڵی کەم و کوڕی لە یاسای ژمارە 86 ساڵی 2004
گرنگیدان بەوانەوتنەوە لەلایەن ئەفسەرانی شارەزا لە بواری هاتوۆدا و هەروەها کە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو پێداویستەکانی بۆ بەڕێوە وڵاتەکانی هاتوۆدا دامی کردووە نەبوونی هەفتەی هاتوچۆ کە زۆر گرنگە بەداخەوە ئەگەر عفوم بکەی ڕێگەت قسەکانت تەواو بکەین بۆی قەتعت نەکەم قسەکان بە کورتی یعنی نەیبڕیتەوە لە کورتیە هەمان پرسیار پێت وایە بەرپرسی یەکەم لە بوونی ئەو ژمارە قوربانیە لە خراپی ڕێگەوبانەکان لەوەی کە ئەم هۆشیاریە نییە کێیە حکوومەتە بازرگانەکان یان هاوڵاتیە بەپێی ئەزمونت خۆی بەڕاستی سێ هۆکاری سەرەکی هەن بۆ پیاکدادان وەرگەڕانی ئۆتۆمبیل یەکەم هۆکار قایدی ئۆتۆمبیل هاوڵاتی ئەوەی کە مامەلە بە ئۆتۆمبیلەکەکە و ئەوانەی بەلاقەکانیان تەعامل بە شەقامەکانەکەن هۆکاری دووهەم کەش و هەوا و خراپی ڕێگەکانە هۆکاری سێم نەبوونی مەرجی توندوتۆڵیە لەو ئۆتۆمبیلانی کە هاورداکرێ واتە بەشێک ئەم سیانە وەکو کاکفای خامەشێت تێداوتی هەرسێکی بەرپرسیارەتی حکوومەت ئاگایان حکوومەت بەرپرسیارە لە هاوردەکردنی ئۆتۆمبیل و هەروەها کۆنتڕۆڵکردن زۆر سپاس دەکەم من دێمە وڵات بێگومان بۆی قسەکان تەواوکەی ئەزیزانم ناوبڕێک وەرەگرین و لە دوای ناوبڕەکە بەرنامەکەمان بەردەوامە بێت. بیرەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت بەردەوامین لە بەرنامەی دووجار بیر بکەرەوە کە تایبەتە بە قسەکردن لەسەر خەمی ڕێگاوبانەکان خەمی هاوڵاتیان بەنسبەت ڕێگاوبانەکانەوە و بوونی ژمارەیەکی زۆر لە قوربانیان و هەر لەم بەرنامەیە قسە لەسەر خراپی جۆری ئۆتۆمبیل و خراپی جۆری سوتەمەنی و ئەنفلۆنزای فیتپەمپیشەکەین. کاک فازل من دیسانەوە دێمەوە لایەوە و تۆشم بیر نەچوە دێمە وڵات بۆی قسەکانە تەواوکەی هەمیشە ئەوترێت حکوومەت بەرپرسی یەکەمە بەڵام حکوومەتیش وەکو هەردام و دەستگایەکی دیکە هەرێمی کوردستان ئەرکەکانی دابەش کردووە ئەرکی ئەوە وەکو بەڕێوەبەراتی گشتی هاتوچۆی هەرێم ڕێخستنی هاتوچۆیە لە هەرێمی کوردستان جا ئەم هاتوچۆیە ئەم ڕێخستنە بەواکرێت پەیوەندی بکەن بە وەزارەتی پلاندانانەوە پەیوەندی بکەن بە وەزارەتی بۆ نمونە نیشتەجێبوونەوە پەیوەندی بکەن نازانم هەر وەزارەتێک پەیوەندی بکەن بە وەزیری ئەوقافەوە پەیوەندی بکەن بە وەزیری پەروەردەوە ئەبێ ئێوە ڕێکی بخەن هەست ناکەن ئێوە لەم ئەرکەیە کەم تەرخەم بوون وەکو پێویست ئەرکی خۆتان جێبەجێ نەکردووە خۆی هەرچەند بکەی دەبی هەر بڵێ کەمە دەبی بڵێ تەواو جێبەجێ نەکردووە چونکە پێویست بە باشترێت چونکە قەیرانەکە بەردەوامە هەیە ئێمە وەکو پۆلیس هاتووەکو باسم کرد کە دەڕێی ڕێخستنی هاتوچۆ ڕێخستنەکان ئەرکەکانمان دیاری کردووە بەڵام ئێمە وەکو بەڕێز عەمید قادر باسی کردوتی هۆکاری سەرەکی لە بۆ کەوتنەوە ڕووداوەکانی هاتوچۆ مرۆڤەکە شوفێرەکەیە شوفێر ئێمە پۆلیسی هاتوچۆینا کەی تەعاملی لەگە دەکەین کاتێک کە تەمەنی گەیشتۆتە 18 ساڵ ئەگەر لە بۆ ماتۆرسکیر بێ 16 ساڵ بەرەوسەرەوە ئەگەر لە بۆ ئۆتۆمبیلیش بێ 18 ساڵ بەرەوسەرەوە بەڵام بەر لەو 18 ساڵە ئاچی فێر بووە چۆن فێر کراوە چۆن پەروەردە کراوە زۆر جار باپێ هۆکاری ڕووداوەکان ئەوەیە ئەو شوفێر ئەو کەسە چۆن بیر دەکاتەوە بیرکردنەوەی چۆنە دەربارەی کەوتنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ چۆن پەروەردەکراوە زۆر جار ئەوەیە نەک بڵێ تەنها خراپی کوالیتیەکەی ئەوەیە شتێکی تر هەیە ئێمە بڵێ تا چەند وەزارەتەکان لەگەڵمان متعاونن لەو شتە وەزارەتەکان لەوانەیە هەر جوابیشمان نەدەنەوە ئێوە بۆی وەزارەتەکان بۆی وەزیرەکانەوەی ئێستا بەدیار بەرنامەکەەوە دانیتۆ گلەیمان لێ نەکرد بەڕێزیان وەکیل وەزیرن ئەنی نوێنەری وەزارەتێکە لێرە ئێوە بە مەلموسی چیتان کردووە پەیوەندیتان کردووە بە چ وەزارەتێکەوە وەڵامی نەداونەتەوە بۆی لە عامیات بینە دەرەوە جەنابی عەمید کە خۆی لە مەسلەک بووە باسی کرد کە چەند جار چۆتە لای وەزیری پەروەردە داوای کردووە کە منهەجێک دابدرێتن فێرکردنی ڕێنمایەکانی هاتوچۆ هەر لە قۆناغی باخچەی ساوان تاکو زانکۆش ئایا ئەوە جێبەجێ کراوە جەنابی عەمید ئەوە پرسیار لە بە خۆت بەجێ دێڵم و هەمووشمان مناڵمان لە قوتابخانەیە بێگومان ئەوە جێبەجێ نەکراوە تاکو ئێستا سەبارەت بە ڕێگاوبانەکان مەشروعێکی ڕێگاوبان دروست دەکرێت ئێمە پۆلیسی هاتوچۆ ئاخر کەسین لێی ئاگادار دەکرێنەوە مەشروعەکە تەواویش دەبێت دەڵێ وەرە پۆلیسی هاتوچۆ تۆ ڕێکیخە باشە من ئەگە بێت و پرۆژەکە لە ئەساس سەقەت بێ من چی ڕێکخەم من ئێستا لە بۆ نمونە پێت دەڵێم لە هەولێر چەند ئۆڤەرپاس و ئەندەرپاسێکمانە بۆ کراوە لە سلێمانی بەماشەوە لە دۆک ئەوان ئەگە دروست نەکرابانە لەوانێ زۆر باشتر بوو حاڵیان وەکلەوەی کە دروست کران چونکە بەر لە دروستکردنی ئەو ئۆڤەرپاس و ئەندەرپاسانە لەو شوێنانە ڕووداوی هاتوچۆمان ئەوەندە نەبوو ئێستا لەگەڵ دروستکردنی لە بریەوەی کەم بێتەوە زیاد دەکەوێتەوە ڕووداوی زیاد کردووە من پێ دەڵێم ئێستا لە سلێمانی ئۆڤەرپاسێکمان هەیە تەسەوەر کە دینگەکانی ئەوەندە بچووکە
ڕاگری ئۆڤەرپاسەکە دیگەکە ئەوەندە بچووکە حیمای لە بۆ دانراوت وەکو تۆ سەرجێکی پۆلیسی حیمای لە بۆ سەرجی پۆلیسەکە دابنێکە حیمای ماڵی بکاتن ئەو بۆ شێوەیە بە هەمان شێوە ئێستا ئێمە ئۆڤەرپاسی پێش نەخۆشخانەی ڕزگاری بەر لە دروستکردنی ئەمە ڕووداوی هاتووە لە شوێر نەدەکەوتەوە قەلەباڵغی هەبوو ڕاست جەنابی حەمید ئەوە دەزانێت بەوەردەوام قەلەباڵغی بچووکە سەر ڕێگا لەوێ تێکەڵەوە بەڵام ڕووداوی هاتووە لێ نەدەکەوتەوە بەڵام ئێستا لەگەڵ دروستکردنی لەگەڵ هەر ڕووداوی ئێوە دیراستان هەیە دیراسی حاڵەتەکانەکەن ئێستا من بۆ نمونە دەوامەکەی دیکەم لە زانکۆ هەفتەی دووسێ ڕۆژ من بەو ڕێگەی بەردەم زانکۆی سلێمانی بەم بەرەوە کە ئەکاتە بەردەم زانکۆی ئەمریکی تێپەڕ هەموو ڕۆژێک وەکو فەرزی خوا لە کاتێکی دیاریکراوی دوانی وەڕۆ لە سەعات 12 ئەوەی تر کە مۆزەفەکان و فەرمانبەرانە گەڕێنەوە قەرەباڵغیەکی خەیاڵی دروستە بێت کە خەڵک ناچارەکە بڕوە بەناو بەکرەجۆیە تێپەڕێ بۆی بگەڕێتەوە سەر ڕێگایەکی ڕێکوپێکتر یعنی ئەمە شتێک نییە بە چاو نەبین بێ تاسەیەک لەوەیە سەبەبی کێشەکانە ئەم تاسەیە نەهاتووشۆی مناڵی مەکتەبی لەسرە هیچی لەسەر نییە ئەم تاسەیە نازانم بۆ لە تاسەیەکی پیرۆزە نازانم چێ بۆ لای نابن نەخێر بەخۆی دراستان هەیە ئێوە طبعا ئەوە دراسە هەیە لە بۆ چەند ساڵەوەیە کە دروست دەکرێتن تاسەی پلاستیکیان کۆنکریتیە کۆنە و تاسەکەش تاسەی تەواو نییە با پێت بڵێم تاسەکە تا مەسافەیەک تاسەیەکی تەواوە شوێنی سیارەیەک تاسەکەی نەبێت هەموو سیارەکان وڵەدەن بێنە ئەو جێگەیە بەڵێ ئەوە یەکێک لەو کێشارەیە بە تایبەتی تاسەی پلاستیکی زۆر واریدە کاتێک کە لایەکی زۆر بەکار بێ ئیتر ئەو لایە دەڕواتن شوفێرانش هەمیشە هەوڵدە لەو کونەی کە دروست دەبێتن ئەوە زۆر جار دەبێت ئەوەی دروست بوونی ڕووداوی هاتوچۆش ئەمە حاڵەتێکە ئەوە یەکێک لە حاڵەتەکان ئێستا هەولێری شەمان شت هەیە بزانە ئێستا ئەوەی پێدرم ئەوەی بەنسبەت ئۆڤەرپاس و ئەندەرپاسەکان ڕاگریان هەیە طبعا تۆ کە شوێنێک دەکەی ئۆڤەرپاس خەڵکی ماوە ڕاهاتوە ئیتر ئەوە تێگەشتەوە خاتی سەریعە کە دەگاتە سەرەوێ خێراییەکەی زیاد دەکات کاتێک کە کۆنتڕۆل دەستا شتێک نێ بیجێڕتەوە ڕاگری بۆ کراوە دەبێت ئەو ڕاگرە لۆریەک بجێڕتەوە کەچی ئێمە ماتۆرسکیری نەجێڕاوە تەماشەمان کرد چوین لەسەر بەردی عەلان ڕاگرەکە قایم کراوە بەردی عەلانەکەش بە بڕغوێکی ئەوەندە بوو یعنی ماتۆرسکیل ڕاگری بەرداوە لە کاتێکدا ئەو ڕاگر دەبێت لۆریەک ڕابگرێت نەک ماتۆرسکیلێکی پێڕان نەگیرێتن لە هەمووی سیرتر لە یەکێک لە ڕووداوەکان ڕاگرەکە کە بەر بۆ لە خوارێ شوفێرێکی زامدار کرد شوفێرێک لله بالله لەو شوێنەدا ڕۆیشت لەناو ئەندەرپاسەکە هیچ کێشەیەکی نەبووە ئەو ڕاگرە برینداری کرد یعنی ئێمە ئەمانە بە سیستم داندێن ئێستا بە ڕێزێک تەلەفۆنی کردووە بۆ ئۆفیسی هەولێری یانارتی باشە ئەڵێت سابم کردووە لە هەولێر بۆ قەزای خەبات بۆی معلوماتەکە بەغڵ لە قەزای خەبات بۆ هەولێر 1200 تاسە هەیە ێواگاتە لەم شتە هەیە ئەوە چاڵەکانی ڕێگا درێن نەک تاسەی کە دروست کراوە خۆزگەمان بە تاسە ئەو چاڵانی ڕێگا تاسەکە تازە لە کاتی ئەڵێ دەوامم لەوێ ڕۆژانە ینی 1200 ژماردوویەتی ئەبێ گەشت بێتە تینی زانی ئەوە طبعا دەتوانی لە بەڕێز و چیلۆزی بەسیارکەین سەبارەت بە ڕێگەوەتی مناڵ کاک یادگارەکە بەس ئەو مەزار بدەیت من لە مناڵ بووم ڕێگا هەولێر خەبات باش نەبوو ئەوە پیر بووم ئەو ڕێگارۆک خۆیەتی ئەو واقعە هاوڵاتیانی هەرێمی کوردستان سەرۆکی ئەنجومەنی وەزیران پەرلەمان سەرۆکایەتی هەرێم بەڕێوەبەراتی گشتیات شوێی هەرێم ئەوە کاگڕایت فازڵ لێرە ینی من زۆر دڵخۆشم کە حەزوری هەیە لێرە زۆر بە بوێرانە و زۆر بە ڕاشکاوانە ئەڵێت من مناڵ بووم ئەو تاسانەی نێوان هەولێر خەبات بوونی هەبووە ئەوە پیر بوو ماشەڵا گەنجی جارێ هەر بوونی هەیە ینی کەی بیرەکرێتەوە ینی کەی بیر لەم شتان ناکرێتەوە کاک سەدقی من دێمە لایەوە ئێوە بریکاری وەزیری ئاوادانکردنەوە نیشتەجێکردن بۆ کاروباری ڕێگاوبان بەشێکی خەمەکان وەکو لە قسەی میوانەکانی شە دەرکەوت خراە سەر وەزارەتەکەی ئێوە حەس ناکەن ئەم خەمانە هەیە لێتان پێتان نەوتراوە داواتان نەکراوە هەمەهانگیتانە بێ بۆچی بەدەم خەمەکانەوە نەچوون ینی معقولە تۆ لە ماوەی 30 ساڵ 35 ساڵە نەتوانی چاڵ و چۆڵی ڕێگاوبانێک چارەسەرکەن نەگاتە ڕێگەی استراتیژی و شتی زۆر چاڵەکان بەو شێوەیە نییە ئەوەی کە نووسیتی چووکەوە ڕێگاکەم هەموو پێشەمان تیاچمەوە بۆ ماڵەوە تاسە ئەوەی ژماردوویتی وابزانم لە منطقەی سەیتەرەکەیە سەیتەرەکە بەڕاستی زۆر تاسەیە ئەوەش هوکاری زانستی هەیە بۆ کە سیارەکان لەوێت دەوەستنە ستۆپ دەگرنەوە هەموو شەرحی دەیەوێ ئەوە ئێستا تەوەری ئێمە اینجا بەڵام بەنسبەت برادران باسی ئاڤەرپاس و ئەندەرپاسەکانی ناوشارەکان ئەوە عەلاقەتی بە وەزارەتی ئێمەوە نییە چونکەوە ڕێگای ناوشارەکانی دەرەوە ڕێگاوبانەکانی دەرەوە بەنسبەت ڕێگای خەبات
هەڵبەت دەستی ڕاستەوە ئەو پرۆژەیە لە بواری جێبەجێکردنایە بەڵام ئێمە ئەو زووری هاتوچووی لەسەر ڕێگای لەبینی هەولێر و خەبات نەمانتوانی ڕێگاکە قەپاتی بکەین و یەکسەر دەبوو مەشاکلی زیاتر دەبوو ئێمە کردومانە قوناغ بە قوناغ طبعا قوناغێک دوای سەیتەرە بۆ 6 کیلومتر ئەگەر بچی دروست کرایەوە و دوو تەبەقەی تریشی مایە لەوێ ڕێگەیەک ئەگەر مەرجەکانی ڕێگەی تیا مەوجود نەبێت ڕێگایەکی ڕێک و پێک بێت چاڵ و چۆڵی تیان نەبێت لە ناکاوە تاسە بۆ دروست نەبێت بەیانی ئەڕۆی تاسەی لێنێ ئێوارە دروست کراوە نێمە بە چاوی خۆمان بینیمانە ئێمە ئەگەر ئەم مەرجانەی تیانە بێ مەرجی ڕێگەی تیانە بێ ئەکرێ کامیری هاتشوی لێدا بندێ کاکەژیان ئەوە نازانمەوە ئیشی وەزارەتی ناوخۆیە بەڵام کامێرە کە دانراوە بەڕێی من کامێرە مساعدەی ئەوە دەکە کە سرعەت کەم بکەیتەوە من ناڵێم خراپە بەڵام ئەگەر تاسە و شتی تیابێ و کامێرەشی نەبێ و سرعەکەشی زیاد بێ زیاتر حەوادث دەقەڵێ بەڵام ڕێگەکانی ئێمە من دەمێ ئەوەش بەنسبەت چاکردنەوەی ڕێگەکان بەڕاستی ئێمە تا ئێستا هیچ ڕێگایەک لە کوردستانە بە شێوەیەکی تەواو نەبووە کە دووسایت بە دیزاینی تازەی ئەم وەختە تا بڵێن ڕێگەکان هەمووی کۆنە بەڵام سیانەکان ئێمە بەردەوام 23-25 ساڵەکەی تەواویەکەن یعنی ئەگەر تۆ هاتوچۆیەکی سلێمانی گەرمیان بکەی ڕێگای سلێمانی گەرمیان کەلار و خانەقین و کفری و دەربەندی خان یعنی ڕێگا هەیە نازانم لەوەتی هەیە ئەو چاڵی تایە لەوەتی هەیە ئەو ساڵەکەی ئەمە ئێمە کە چەند ساڵە عێراق ڕزگار بووە ئەنجا کە بودجەمان بۆ هاتووە لە دوای عێراقەوە ئێمە پلانی ڕێگاکانمان با قسەکانم تەواوکەم ئێمە پلانمان داناوە بۆ تەواوکردنی ڕێگاکانیش ئەگەر 10 کیلومتریش بێ بە شێوەیەکی زانیانیانە ماوەی ساڵ و نیوەیەکی پێوێ تا ئیشەکە تەواو بێ بەم شەریکاتانەی کە ئێستا هەمانە لە کوردستانە ئێمە هەوڵ دەدەین شەریکاتی باش بینین و لە پلانە بۆ ئێمە ڕێگا سەرەکیەکان هەمووی لە پلانی ئێمە ڕێگە سەرەکیەکان نەبینی قەزەکان و مەرکەزی محافزە دەبێ هەموو پرۆژەکان لە 2017 دەست پێ بکرێ دەست پێ بکرێ درەنگ نییە ینی هەندێک کرایە بەڵام ئەوانەی کە دەست پێ بکرێ لە دووچووکە بە پێی بودجەیە خۆ من بودجەی کوردستان هەموو بۆ ڕێگاوبان نایکەم بەس بە ئەم قسەش زۆر بە کورتی بێت تا خەڵک بزانێ ڕێگای دیزایانی نوێ بۆ هەڵگرتنی ئەم بار هەلگرانە و ئەم هاتوچۆیە 1 کیلومتری کەمترین تێچووی 3,500,000 دلارە کاکەجیان دووسایی هەر سایدێک دوولێن مادام قەرارتان داوە حکوومەت بن ئەبێت بودجەشتان بەڵێ آخر بودجەکەم کاکسقی سەحایە هەیە هەموو ڕێگاوبانیە بڵێ هاوڵاتیان با چۆکەم بکەنەوە تا 2017 تا ڕێگاوبانەکان باشترەکەین ئەوە خەتەی خۆمانە ینی وەک بڵێن بۆ ماستەر پلان کاک قادر من دێمەوە لای جەنابتان بوونی تاسەی نایاسایی و دانانی بە یاسا ئەنی مرور دایانێ هاتشۆ دایانێ کە دیاس هاتشۆ داینا بەڕێوەبەراتی هاتشۆ داینا هەر جێگەیەک بێ کە ڕەبت بێ مەمرورەوە یاساییە بەڵام لە شوێنی وهەیە نایاساییە چونکە قەتعەیەک دانراوە پێمان بڵێ ئەمە ئەوەیە تاسە و نیو تاسەمان هەیە تاسەی تەواو هەیە و نیو تاسەشمان هەیە ڕێگاوبانمان هەیە چەند ساڵە چاڵی تایە چۆڵی تایە خراپە تەختیتی بەغەڵەت بۆ کراوە ئەگەر بچی بۆ مێرگەپانی لای سلێمانی ئەگەر لە ڕێگاوە لێرەوە لە دوکان و کۆیە و بەرەوە لێر بێت لەین ڕێگاوبانەکەت 20 خەتە بۆ کێشراوە نازانی کامیان ینی تۆ لە کامیانەوە بڕۆی ئەمە ئەم خەمانە کەی چارەسەر بن ینی خەمی هێندە قورسم چارەسەرکردنیان بەڕاستی من حەزەکەم خاڵێکی زۆر گرنگ باسکەم ئەم وڵاتی ئێمە خەڵکیشی ئەوێ ئینتیمای هەبێ بۆ خۆشەویستی نیشتیمان و میلەتەکەی ئەگەر ئەو غەمە نەبێ ئەو ئینتیمایە نەبێ ئێمە 1000 ساڵی کە یەک هەنگاو بەرەو پێش ناڕێ لەبەر ئەوە غەمی من ئەوەیە کە خەڵکی ئێمە هەن ئینتیمایان نییە بۆ وڵاتەکەیان بۆ خۆشەویستی نیشتیمانەکەیان بۆ میلەتەکەیان تەجاوز لەسەر یاساکەن تەجاوز لەسەر هەموو ئەو مەسەلە گرنگانەکەن کە ئەبێ تۆ بایەخی پێ بدەیت
تۆ باسی مەسلەی تاساکی زۆر لەوە گەورەتر مەشاکل و چی بەنسبەت بەرپرسەکانەوە بەرپرسمانەیە ئێمە یەک دنیا بەربەرسی داناوە کۆڵانەکەی داخستووە بۆ خۆی ئەسڵەن ئەوترێت بەرپرسەکان لەبەرەوەی ئۆتۆمبیلەکانیان زۆر مۆدیل بەرز و بەرزن هەست بە تاسەی ڕێگاوبان هەر ناکرد بەرپرس نابێت تازەدانی ئەبێ میلەت حیمایە بکە کاک ئەگەر بەرپرس بێ مەسئول بێ فعلا ئەبێ میلەتەکە حیمایە بکە چ پێویست دەکەم مە تاسەدانیم ئەگەر بەرپرسم ڕاستم بەڵام ئەو تاسانی ئەو تاسانی کە داژنەبێ ئەندازی هاتووە بەرپرسیارە لی و ئەو تاسانشی کە هەر کەسێ بە کەیفی خۆی دانیە و خارج عن قانونە بەڕاستی بەڵام ئەوەی کە زۆر گرنگە تاسەی تیادانی ئێستا ڕێگەی مەسیب بەردان شوێنی نیشتەجێبوونی تیا دروست کراوە وەز ڕۆژانە بە ڕوودا و کارەساتی دڵتەزێری لێکرێتەوە مەتەبەیەکی تیانە تاسەیەکی تیانە وەچەند یوتیۆرنی تایە کە ئەمە خەتەرێکی گەورەیە غەمی ئەمە ناخۆن کابرایە گەڵێ من بەرپرسیارم و 20 فەنگی بەدواوێ و 30 تاسەی داناوە ئەمە کارێکە تەجاوزە یعنی ئەم ئینسانی کە ئەمە ئەکابیر لەوە ناکاتەوە کە ئەمە زوڵمە لە میلەت و لە وڵات و نیشتیمانەکەی خۆیەکە و خەڵکیش فێری ئەوەکە کە تەجاوزی قانون بکە لەبەرەوە وەکو بەڕێزت ئامادە بێت کە تاسە لە کاتێکە ئەنجام ئەدرێ بۆ لە شوێنێکی پێویستە کە فعلا حیمایی ژیانی هاوڵاتیان بکە بەڵام کە بێتە سەر ئەوەی پاشاگەردانی بێ و 10,000 کیلۆخا هەبێ لە وڵاتێکی ئەو وڵاتە بەڕێوەی چارەسەر نەخینە کۆتاییەوە ئەبێت چی بکرێت چارەسەر ئێستا من ئەگەر ئەفم بکەی من چارەسەرم لایە گەر مەودایەکم بدەیت ئەوەندەی کاتت هەیە بیخەیتە ڕوو من دێمە وڵات ئەوانی توش بخەیتە ڕوو بەڵێ یعنی ئەوەندەی مەجال هەیە هەنێکی بخە ڕوو و کاتەکە تەواو بووە ئێمە لای کاکفایق دواتر ئەوانی تر بخەوە تەمان ئێستا ئێمە من کەم و کوڕەکانم نیوەی باس کرد ئەگەر مەودام بدەیت زۆر خارج خسەر و من لێرەشم گوێنەدانە پیادەکردنی یاساکانی هاتووە تەمان لەلایەن هاوڵاتیانەوە و پێویستە هۆشیارکردنەوەیان لەلایەن مامۆستایانی قوتابخانەکانەوە هەروەها مامۆستایانی ئاینی نەبوونی کۆڕ و کۆبوونەوە لەلایەن سەندیکای شوفێران و پۆلیسی هاتووە و شوفێران هاوکاری نەکردنی ڕاگەیاندنەکان و ڕێکخراوەکان و هەروەها دروستکردنی پۆستەرات و هەڵباسینی ئامۆژگاری لە شوێنە تایبەتەکان وکردنەوەی پێشانگا لە ڕووداوەکانی هاتووە بایەقدان بە پشکنینی دەستەیی لەلایەن لیژنەی پەسپۆرەوە کە ئەوانەی دەچن وڵاتی لێخوڕنی وەرەگرن ئەمانە هەموو کەم و کۆڕین بەڵام لێرە ئەگەر بمانێت چارەسەری ئەم کێشە و گرفتانە بکەین ئەگەر لێم ببووری چارەسەر هاوردەکردنی گواستنەوەی گشتی یعنی تۆ ئەم ئیزدحامی کە هەتا ئەگەر محاولە بکەی لێجاتی ئەوەی ڕۆژانە 100,000 سیارە داخل بکەیت و بە هەزاران سیارە تۆمارکەی لە بەڕێوەبەرایەتەکانی هاتووە اعتیماد کردە سەر هاوردەکردنی پاس و بەڕێوەبەرایەتەکانیش دەوائیرەکانیش بە فێر بن تەوازوعیان هەبێ لەگەڵ میلەتی خۆیان نابژین بە پاس هاتوو تۆ بکەن شقامەکان زۆر تۆڵ دەبێ و ئەو گرفتەی و ئەو اختناقی هاتووە کە هەیە ئێستا لە شقامەکان بە هاوردەکردنی پاس بە قەناعەتم چارەسەری بۆ دۆزێتەوە هەروەها دیاریکردنی تەمەنی ئۆتۆمبیل و هەڵوەشاندنەوەی ئەو ئۆتۆمبیلە کۆنانی کە بوونەتە دەردیسەری بۆ خاوەنەکانیان تاکو ئێستا ئۆتۆمبیل هەیە 30 ساڵ تەمەنێتی و بۆ کاریگەری خراپی لەسەر ژینگە دروست کردووە لەسەر شقامەکانی ژەکا بە شەرتێک ئەم ئۆتۆمبیلە کۆنانی کە تەرخی نەکرێ ئەبێ حکوومەت قەرەبوویەکیان هەر ئۆتۆمبیلی کوردستان نییە هیچ دووەکو سلێمانی و ئێستا ئەمانە نییە چی ئۆتۆمبیل عەرەبی شاتووە هیچی بەسەریچەوە هەلێمی کوردستان وەحسابیش بۆ کامێرەیە خەتەرترین ئێمە لە خەتەرترین ژینگا ئەژین ئێمە لەبەر ئەوە زۆر ضروریە ئەوە بایەخی پێ ئاماژە بە یەک خاڵی تر بیت و دوای ئەمەوە بەڵێ باشە دیاریکردنی هاوردەکردنی ئۆتۆمبیل هەردوو ساڵ مۆدێلێک هاوردە بکرێت تاکو و شەقامەکان پانوبەرین دەکرێت بۆ نمونە هەردوو ساڵ جارێک مۆدێلێک هاوردە بکرێت ئەمە زۆر خەتەرە تا ئێستا 2015 2014 و 2013 هەم هاوردە ئەکرێت باشە تۆ شەقام نییە جادە نییە ئەم هەموو ئۆتۆمبیلە هاوردە ئەکرێت ڕۆژانە لەسەر ڕێگاوبانەکان شەحنی ئۆتۆمبیلە بینیت و تەواویشە بێت ئیتریشە نەک هەر تەنها بڵین ئەم 2015 ئێستا هاوردە ئەکرێت 2014 و 2013 هاوردە ئەکرێت ئەگەر ئەتەوێ اختناق لە شەقامەکان کەم بکەیتەوە بەڕاستی خەڵکی وا فێر بکەی بە شەرتێک جادەکان پانوبەرین خەڵک با فێری بە پاسکیر هاتوو تۆ بکە یعنی ئەمە من خۆم کە عەمید بووم بە تاقی تەنیا سواری پاسکیر بووم لە ماڵی خۆم بە پاسکیر هاتوومە دەرەوە چووم بە بەڕێوەبەرایەتی گشتی هاتوو تۆ لەبەرەوە شەرمە بشکێنم بۆ چونکە مەسەلەی سواربوونی پاسکیر بۆ ژینگە باشە ڕوودا و کارەساتی دڵتەزێنی لێ نابێتەوە بۆ باری ئابووری باشە بۆ هەر هەموو ئەو شتانە زۆر سپاس دەکەم من دێمەوە لات سپاس دەکەم کاک فایق دێمەوە لایەوە یەکێکی تر لە خەمەکان ئەوەی ئێستا بۆ بە خەمی تەواوی هاوڵاتیان
و ڕۆژانە لەسەر ڕێگاوبانەکانە بینی سیارەی و پەکی کەوتۆ ئەوە هیچ ئێمە پێمان خۆش بووم بەرنمەیە ئەوانەی کە بەهۆی فیول پمپ و شتانەوە ئۆتۆمبیلیان سوتا بوو حزوریانە بۆە لێرە بەڵام بەداخەوە کەسێکی وامان دەست نەکەوت کە ئامادە بێت ئەم خەمە چییە؟ مە خەمێکی تازەیە سەریەڵداوە جاران خەمی بنزین و گرانی بنزین بوو و خراپی کوالیتی بنزین بەڵام ئەوە تا ئێستا فیول پمپ ینی بەڕێزێک گوتی ئەو تاکسی مناڵەکەمی پێنێرم بۆ مەکتب دڵنیانی مەترسم لە ڕێگا گەڕی تێبەر بێ ونا حەقیشی نییە. ڕاستە دیارە من لەبەروی لە دوو بوارەوە بێ قسە بکەم هەم لە ڕێگەوبان لژنەی ئاوەدانکردنەوە هەم لە مەسەلەی فیول پمپ و کوالیتی بنزین بۆیە پێم باش بگە کاتی زیاترم پێ بدەی بۆ فرسەت وەربگرم لەوە مۆسوعە. دیارە ئەو ڕووداوە لە ماوەی ڕابردوو دەکاتە پێشەوە مەسەلەی کوالیتی بنزین بۆ ئێمە وەکو لیژنەکەمە لیژنەی سامانە سروشتەکان هەر زۆر لەگەڵ وەزارەتی سامانە سروشتەکان کۆبووینەوە بە ئامادەبوونی خودی وەزیر خۆی و هەموو بەرپرسیارەتەکەمە خستە سەرشانی وەزیر خۆی و پێشنیارمان کرد بەوەی کە زۆر بە پەلە جارێ ئیجرئات بکە بۆ حاڵەتەکە لەو کاتەدا بیوەستێنێ ئەو حاڵەتە کۆنتڕۆڵ بکرێ و ڕێکاری تریش بگیرێتە بەر بۆی لە داهاتوودا ئەو هۆکارانە بنبەر بکرێ و حاڵەت و دووبارە نەبێت و ئێمە تا ئێستا بەردەوامین لەسەر ئەوە هەر بە کۆبوونەوەکردن لەسەر بڕیاردان بۆ داخستنی پاڵە و گەنە یاساییەکان کە بەیەکێک لە سەرچاوەکانی بنزینی کوالیتی خراپ نەکرد کوالیتی خراپ بەڵکو نەفتایە بەرهەمی دێن و بازرگانێکی لە پشتەوە دەکەن ئەوان گاوەکان بۆ دەستی پێکردووە تا دەگاتە ئەوەی کە دەسەڵاتی کۆنتترۆلی کوالیتی بنزین و جۆرەکانی تری سوتەمەنیش چونکە تەنها بنزین نییە جۆرەکانی تری سوتەمەنیش کوالیتیان زۆر خراپە بەڵام ئەوەیە کە بنزینەکە زۆر دیارە ئێمە ئیجرئات لەوەی کە ئەو دەسەڵاتە دابەزێ بۆ پارێزگاکان و لەوێەوە کۆنتترۆلی کوالیتی ئەو سوتەمەنیە بکرێت ئەوەی ماوەتەوە دیارە وەکو ئەوەی کە ئێمە بەتەواوی لەبەر چاومانەوە هەموو هاوڵاتیان لەبەر چاوێنە زەرێکی زیانی زۆری ماڵی بە هاوڵاتیان زەرەرە ماڵیەکە لەبەر چاوی هاوڵاتیانە هەر لە سووتانی فیول پمپ و زەرەرگان لەگەڵ بەشەکانی نابینی بیەمێکی مۆدیل بەرز نازانم ڕێنج ڕۆڤەرێک وەنەوشەیە گەڕی تێبەر بێ ئەمە ڕەتیەیە بەر جۆری ئۆتۆمبیلەکانەوە بۆ بێ وەزارەتی سامانە سروشتەکان جۆرە بنزینێک جۆرێک لە کوالیتی بنزین بێنێتە هەرێمی کوردستانەوە کە تەنها ئەو دوو سیارەیە فیول پمپی نەسووتێ ینی مەسەلەکە یەک حاڵەتە ئەمە سیارە هەیە سفرە ینی هەر لە شەریکەوە فیول پمپی شەریکەی سوتاوە ئەو ڕۆژە جاری تریش سوتاوەتەوە ئەوەی کە بۆشی گۆڕیوە هەر سوتاوە ئەمە هیچ لەوە ناگۆڕی ینی ئەم حاڵەتە خۆ معلومە لە بەرچاوی ئێمە ینی ناکرێم خەتای بخینە سەرەوە کە خراپی فیول پمپە بۆ مانگ ڕابردوو ئەوە نەبووە بۆ دوو مانگ لەمە پێش ئەوە نەبوو ئەم زۆر سێرەمەندیانی لە ماوەی لە دوای ڕاپەڕینەوە یەکەم جارەتەوە حاڵەتە بووە بەڵام نەگەوەی دیاردەی لێ ئەوە بوو بە دیاردە چونکە لەبەرەوەی ئەمە ئەگەر بە شێوەیەکی منەظەم نەبێ ئەگەر لە مستەودعەکانەوە ئەو بنزینە تەوزیع نەکرابێ بەسەر بنزینخانەکاندا چونکە خەلەلەکە و بەدواداچوونتان کردووە خەلەلەکە لە یەک شوێندایە کە حکوومەت کەم تەرخەمی کردووە لە کۆنتترۆلکردنی کوالیتی ئەو بنزینەی کە چۆتە بنزینخانەکان و هاوڵاتیان 2000 زەرەری ماڵی ویستم بێمە سەر زەرەرە ئەمە لە لێکۆڵینەوە و لە بدواداچوونی ئەو مۆزوع ئادایی کە حکوومەت دەبێ ئەم بەرپرسیارەتێ وەکو خۆی ڕوون بکاتەوە چونکە ئەمە ئەگەر دەست نەکەوتووە تا ئێستا وەڵامێکمان دەست نەکەوتەوە بەڵام بۆ ئێمە ڕوون و ئاشکرایە لەبەر ئەوەی بنزینخانەیەک نییە دوان نییە دەنیە هەموو بنزینخانەکانی هەرێمی کوردستانی گرتوێتەوە لە شارە جیاوازەکان بە ڕێژەی جیاواز کەواتە ئەم حاڵەتە وەزارەتی سامانە سروشتەکانە بێ لێ ئاگادار بێ حکوومەت ئەگەر بڵێ من لەم حاڵەتە ئاگادار نیم ئەوە زۆرفی حکوومەتە کە بڵێ لەم حاڵەتە ئاگادار نیم بۆ خۆی زۆرفێکی گەورەیە بۆ حکوومەت وەزارەتی سامانە سروشتەکان هیچ توێتی ئاگادار نیم وەزارەتی سامانە سروشتەکان ئێمە ئەو ڕۆژە کە چووی کۆبوونەوەمان کە دوو ڕۆژ دوای حادیسەکە لە یەکەم حاڵەتەوە کە ڕوویدا لەکە چوتی من ئاگاداری و حاڵەتە نیم دەیان سارە لەسەر زیادە فیول پمپی سوتاوە دوای ئەوە سوتانی سارەشی بە شوێنە هات بڵێ ئەوە کاگەیان لە وەزەی هاوڵاتیان نییە مەسەلە چییە ئەوان کە وەزیر ئاگای لێ نەبێ حاڵەتی شتێ بەڵام خۆ بایە سافەکەی لە وەزارەت ئێمە من دیارە ئێمە هەر کارێ بکەن لە ڕێگەی لیژنەوە دەکەین وەزیر لە دەرەوەی وڵاتە هەر لە دوای کۆبوونەوەکە ئەو ڕۆژە کە کۆبوونەوەکەمان لەگەڵا کرد لە ڕێگەی فڕۆکەخانە بوو گەڕایە و کۆبوونەوەکەمان لەگەڵ کرد لەبەروی حاڵەتەکە زۆر حاڵەتێکی خێرا بوو هاوڵاتیان هەموو ئەوەی کە لەوێ وتی ئێمە جەختمان لەسەرەوە کردەوە کە وەک لە سەکاری پێشوما تەکیدم لێ کردەوە ئەوەی کە هەر ئێستا ئیجرئات بکرێ بە پەلە حاڵەتەکە بوەستێنرێ بەوەی کە ئەوان 12 تێستەری جەوالیان هەیە مۆبایلیان هەیە 12 سیارەیە کۆبوونەوەیە دوو هەفتە زیاترە 14 ڕۆژ تێپەڕیەوە و نەشتا حاڵەتەکە بەردەوامە 3 ڕۆژ دوای ئەوە 4 ڕۆژ دوای ئەوە ئێمە لەوەمان پرسیەوە کە هیچ ئیجرئاتێکمان ئاگالێ نەبوو و نەکراوە بۆیە دووبارە ئەم لەحظەیە ئاگادار نین ئیجرئاتێک نەخێر بە هیچ جۆرەکی ئیجرئاتێک نەکراوە ئەوە کاکفایق نوێنەری بەشێکی هاوڵاتیان هەرێمی کوردستانەوە لەو لیژنەیە کە تایبەتە بە خراپی کوالیتی بنزین و خەمی ئەم فیول پمپ ئەم شتانەوە سەرۆکی لیژنەی ئاوادانکردنەوە نیشتە جێبوونە ئەڵێت زیاتر لە 14 ڕۆژە دانیشتنمان کردووە هیچ بەدواداچوونێک نابینین
و لە هیچی شاگەدار نەکراوێنێتەوە کە هەر بە دوواداچوونێ بکرێ بێ واگەدار بکرێنەوە. بەڵێ بە دڵنیایە منە مێوەکان تەواو بکەم. بەڵێ کێشەی ئەمە تەنها لە زەرری ماڵیدانێ بەڵکو ئەو کوالیتیە خراپە لە بەنزین کە دەسووتێ پاشماوەکەی مەوادی مسەرتەنواتە مەوادێکی ژەهراوی دەکاتە ژینگەوە کە بۆ سەرەتان زۆر خراپە کە ئەم ڕویان زۆر هاوڵاتی هەستی پێناکە ینی ئەوەشان دەکرێت بڵین سەردانی نەخۆشخانەکانی شێرپەنجە بکەی بە وازەحەیە زانیت ناخۆ ئەو ڕێژە زیاد بوونە لە نەخۆشی شێرپەنجە لە هەرێمی کوردستاندا خۆمە لەگەڵ باران نابارێ بە دڵنیایە و حاڵەتی لەو بابەتێ حکوومەتێک بە ئەمە ئەوە لە بەرچاو بگرین ئەگەر سوتەمەنی فیڵپەمپی ئۆتۆمبیل لە سووتێنی ئێمە بەباشی ئاگادارین کۆنتترۆلی کوالیتیەکەی نەکردووە ئەی کۆنتترۆلی خۆراک ئاخۆ چەندەها ئینسان فیڵپەمپی خۆیە سووتێ کە خەڵک ئاگای لێ نیە و هۆکارەکەی خراپی کوالیتی ئەو خۆراکەیە لە بازار لەویش حکومە لێ بەرپرسان منەمە بە سوتەمەنی حاڵەتی تریشەیە لە سوتەمەنیە تەنها حاڵەتی کوالیتی بنزین نییە هاتوچۆ و گواستنەوەی سوتەمەنی بە تەنکەر کە ئێمە ڕێگەوبانەکانمان جێگای بۆری نەوتیشی گرتوێتەوە زەرە روزانێکی زۆری بە ڕێگەوبانەکان گەیاندووە لە خراپکردنی و لەوەی کە حاڵەتەکانی زیادبوونی ڕووداوی ئۆتۆمبیلی زیاد کردووە دەمەوێت هەر لێرەش ئاماژە بەوە بدەم بۆ هەر تەنێک $7 خراوەتە سەر وەکو باچ خراوەتە سەر ئەو سوتەمەنیە کە دەگوازرێتەوە لە هەرێمی کوردستاندا جابزانە ڕۆژانە دەیان هزار تەنکەر لە کوردستانە دێو دەچێت تەنی $7 بۆ ڕێگەوبان کە وەزارەتی ئاوادانکردنەوە ئەو بەڕێز وەکیلی وەزیرە ئەڵێ $1 پێ نەگەیشتووە ئێمە ئەو داهاتە چێتەوە بۆ وەزارەتی سامانە سروشتیەکان خزمەتی ڕێگاوبانەوە بەڵێ بە دڵنیاییەک حاڵەتی تر هەیە ئەمە هەندێکەوەتەوە سەر وەزارەتی ئاوادانکردنەوە لە ساڵانی ڕابردوودا دیارە سەر ڕای نەبوونی پلانی استراتیژی بۆ گواستنەوەی گشتی هەر لە هێڵی شەمەنەفەر و هۆکارەکانی گواستنەوەی گشتی و خراپی ئەنجامدانی هەموو ئەو پرۆژانەی کە هەیە دیارە لەگەڵ هەر کەسەکە قسە دەکەی چۆن ئەڵێ من بۆ خۆم ڕئیم وایە لە وەتای قەیرانی دارایی پێگەیشتووە کۆمپانیەکان حەساونەوە هەموو ئەو کۆمپانیانی کە لە ساڵانی پێشوشدا کاری ینی زۆر خراپیان ئەنجام داوە کوالیتی پرۆژەکانیان خراپ بووە دواکەوتنی پرۆژەکانیان ئێستا لە حاڵەتی قەیرانی دارایی دەبۆتە چەتر و پاساوێکی باش بۆ ئەوانە دەست بۆ هەر پرۆژێکی بەڵێ قەیرانی داراییە تەسەوەر کە بە دوواداچوونمان کردو بۆ پرۆژەیەکە وادەی تەواوبوونەکەی لە ساڵی 2013 بە شەرتێک ئێمە لە یەکی 2014ەوە کەوتوینە قەیرانی داراییەوە وازح بەلاتەوە وادەی تەواوبوونی پرۆژەکەی 2013 ئێستاش تەواو نەبووە بەهۆی قەیرانی داراییەوە بە مەرجێک ئەو ڕێژەیە کە لە سلفە وەریگرتووە لە ڕێژەی ئەنجامدانی کارەکەی زیاترە پرۆژەی دووسایی ڕانی دەبێت ئاماژەی پێ بدەم بەڕاستی زیاتر لە 2-3 ساڵە وەستاوە پرۆژەیەکی زۆر استراتیژیە کێشەی کۆمپانیایە حکوومەت بۆشاییەک لە یاساکەدا هەیە ناتوانانی زراعت لەگەڵ کۆمپانیانە بکە جسری گۆپاڵمان هەیە لێرە کە بەڕێز کاکسفقی زۆر باشەزانێت چ پرۆژەیەکی استراتیژیە تەسەور کە بەس بە مەقیاسی کە ڕێگای نێوان دوو هۆکاولێر لە 2 ساعت و نیوە دەکاتە 1 ساعت و چارەکێک پرۆژەیەکە ئەو لەوێت بۆ پرۆژە بە شەرتێک هەمووی لە نزیکەی 2 کیلۆمەتردا پێم وایە کاک سادق شایەتی ئەوە بدا دیسانەوە بۆی قەیرانی داراییەوە وەستاوە بە شەرتێک سلفەی لە نیسبەی ئینجازە زیاتر مەسەلانە دوا ناخرێن ئەمە مەسەلەی تایبەتە بە ژیانی خەڵک قەیرانی دارایی بۆ بە چەترێک بۆ ئەم مۆزوعە ئەگەر لەوە پێشوێرانتریش زۆر سپاس دەکەم بینەرانی عەزیزم ناوبڕێک وەرەگرین و لە دوای ناوبڕ من ئیتر پرسیار ناکەم ئەو میوانە عەزیزانە قسە و خەمەکانیان نەخەنە ڕوو جێمان مەیەوە بیلەرانی عەزیز دووبارە ئەسڵان لێبێت لە بەشی سێهەم و کۆتایی دووجار بیرکەرەوە بەردەوامین لەگەڵتان ئەچینە لای و میوانە عەزیزانە بۆ ئەوەی قسە و خەم و گرفتەکانی ئەوانیش بخەینە ڕوو کاک عەبدوڵڵا ئەوێ یەکەم میوان قسە بکە پێما بێ سەرۆکی سەندیکای گواستنەوەیە فەرموو لە شاری هەولێر فەرموو مایکەکەت نزیک بکەیتەوە ئێمە وەکو سەندیکا زۆر سپاسم دەکەین بۆ سازانی ئەم بەرنامەیە دەبووە یانی زووتر بکرابێت لەبەر ئەوەی شفێرم بەڕاستی لە ماوەیەدا زۆر تووشی ینی گیرۆگرفت بووینە پێشەم شتێک من خۆم وا دەزانم کە پۆلیسی هاتوچۆ سەربازێکی نەناسراوە هەمومان دەزانین لە گەرما و سەرمای دستاندا هەموو کەسێک ناتوان بەرگری ئەو گەرما و سەرمایە بکە پۆلیسی هاتوچۆ بەرگری دەکا و خزمەتی ئەو هاوڵاتیانە دەکاتن ئێمە وەکو سەندیکای گواستنەوە بەنای هەموو شوێران زۆر سپاسیان دەکەین دوو لەبارەی ئەو بابەتەکە لەسەری دەڕۆین
ئێمە هەموو لایەکان ینی بە خەتابار دەڵێن ئەو سێ لایەنە. یەک بازرگانەکان ئەو ئۆتۆمبیلانێک کە دێن بەڕاستی کەوالەتیان تەواو نییە، یعنی بەڕاستی سیارەی خراپ دێتن بۆ کوردستان، سیارێکی زۆریش دێتن. ئێمە ئێستا لە بەرنامەماندایە بۆ ئەوەی بتوانین واژۆیەکی زۆر کۆ بکەینەوە و واژۆ بکەین ئاراستەی وەزارەتی گواستنەوە بکەین بۆ ئەوەی چیتر نێرن ئۆتۆمبیل بێ بە تایبەتی تەکسی. تاکو ئێستا ژمارەی تەکسی لە شاری هەولێر زیاتر لە 40,000 تەکسیە، یعنی بەڕاستی جەنجالێکی زۆری پیا کردیا، یعنی شوێر ناتوانین کار بکاتن. هەروەها ئەو شوێرانەی کە لەناو شار پرسیارەکەتان بۆ کەسێکی دیاری کراوە لەسەر مێزە؟ ئەم مێزەی لە ئەم مێزانی لێرن ئەتەوێت پرسیارەکەت لە کەسێکی دیاری کراو بکەیت؟ نوێنەری پەرلەمان لێرەیە، وەکیل وەزیری ئاودانکردنەوە نیشتەجێک لێرەیە. بەڕاستی ئەو مۆڵەتەکانەدا کە ئەو سیارانە دێن. دوو لەبارەی مۆڵەتی پێدانی شوێری، ئێمە بەڕاستی دەمانەوێت مۆڵەتی خوێن شوێری نەدێتە هەموو کەسێک، دێتە ئەو کەسانەی کە پیشیان کرێکارە. و ئێستا کە لە نووسنگەکان دەورات کرایەوە ئەوەی کە سیاقی پێدەنێن، ئێمە ڕازین بۆەوە بکرێتن، بەس داوا دەکەین لە وەزارەتی ناوخۆ بە تایبەتی بەڕێوەبەری هاتوچۆی هەولێر ئەو دەورەیە کە هەیە بێتە لای ئێمە بگرێتن. هۆڵمان حازر کردیا، هەمومان تەواو کردیا بۆەوەی بێتن لە لایمە دەرسەکەوانەکان بخین و ئێمەش بەشداریان دەکەین و بۆ ئەوەی ئێمە ڕۆشنبیریان بکەین لە لای خۆمانەوە بۆ ئەوەی شوێ زیاتر گوێ لەمەش ڕدەگرن، لەبەر ئەمە نوێنەری هەموو شوێنەکانی. بەڵێ سوپاس دەکەم. وەڵات مایتم. بەڵێ زۆر بە کورتی بێت. بە کورتی. و زۆر سوپاسی بەڕێز کاک عەبدولقادر دەکەم کە دەرێت لەگەڵ سەندیکا من بە خزمەتی نەگەیشتمە، ئەگەر نا ئەمن ئێستا کە هەمانگەش تەواوم هەیە لەگەر بەڕێوەبەری هاتوچۆی هەولێر و من خۆم وەکو سەندیکای گواستنەوە هەموو هەنایەکەم بۆ بەڕێوەبەری هاتوچۆ دەبم و داوا دەکەم دیسانەکە لە وەزارەتی پەروەردە ئەوەی کە ئێستا باسمان کرد، ینی بەڕاستی بکرێتە قۆناغی خوێندن لە قوتابخانەکانی سەرەتایی بۆ ئەوەی ئەو جیلە نوێیانە کە مۆڵەتی دەخۆین دەردێنن بتوانن زیاتر و زیاتریش تێدەگەن بۆ ئەوەی زیاتر خزمەتی وڵاتەکان بکەن و کەمتر تووشی. زۆر سوپاس کاک وەلی عەلی. گەر هەر هەستیتە سەر پێ سوپاس دەکەم. بەخێراتنی میوانە بەڕێزەکان دەکەم. زۆر سوپاسان دەکەم. ئێوە هەر دەڵێن کە حکوومەت تاوانباڵە، حکوومەت تاوانبار نییە. ئێمە وامان نەوتووە. مەسەد هەمووی کە ڕوو لە حکوومەت دەکەن دەڵێ حکوومەت تاوانبارە. حکوومەت منی داناوە کە من خیانەت لە حکوومەت دەکەم بچۆن تاوانبارە بن. من هەمان پرسیارم لە کاگڕای فازڵ. بەڵێ کە ئێستا کە حکوومەت هەر کەسێک دادرێم هەمومان حکوومەتی کە ئەو ڕێگەوبانانە کە دەڵێن کە بەڕێزوی کە دایناوە لێندرێ کە ئەگەر بێت و پۆلیسی هاتوچۆ ئەو غەرامانی کە لەو سیارانە کە وەردەگیرێ بەس ڕێگاوبانی هەموو کوردستان دەبێتە وەکو جادا. تۆ خۆت گەڕایتەوە سەر نقطەکەی خۆت. بزانە ئەو پارەیە ئەبێ لەلایەن کێوە سەر بکرێ بۆ چاکردنی ڕێگاوبانەکان؟ تەبعاً وەڵامم بیتەوە. حکوومەت ئێستا سەرف دەکاتن بەس چێ تاکە شخصێک دادەنێ کە ئەو کابرایە کە ئەو پارەی دەکات پەرلەمانتارە ئەڵێ پارەکە ڕاتەوە بۆ وەزارەتی سامانە سروشتیەکان ناخێتە خزمەتی ڕێگاوبان. یەک تا شخص دەیباتن دیارە ئەگەر ناوچێت ئەو پارە کە لە جادێ سەرم ناکرێت کە منی وەک یەکەم شخص من سیارەکمانێ 5 میلیۆن دینار بەس غەرامەی سیارەکانمدایە، 5 میلیۆن قسوور بەس غەرامەی پێشە سیارەمدایە. تەنها غەرامە؟ بەڵێ بەس غەرامەی کامیرا لەبەر خەتی بەغدایش دەکەم بەس لە مەسافەی لە دۆرە بەکرێتە دەگاتە ناو هەولێرێ کە ساڵە 5 میلیۆن قسوورمدایە، شخصمان هەیە 2 میلیۆن قسووری غەرامە داوە. یعنی ئەو پارێک بەس زەبسی خەتی بەغدای وجرێ چەندین میلیۆن دینارە، ئەو پارە هەموو وەرگیرایە. چێوە چووە؟ ئێمە شەپرسین. چێوە چووە؟ دواتر کاک ڕای فازڵ وەڵام باتەوە. زۆر سپاس. سپاس بۆ جەنابتان کاک چێنەر. بەخێرات نییە میوان ئازیزانە هاکەین. پرسیارێک بۆ بەڕێز سەرۆکی ڕێکخراوی سەلامەتی هاتوچۆ تا چەند بەڕێوەبەرایەتەکانی هاتوچۆ هەماهنگیان هەیە لەگەڵ ڕێکخراوەکان. سپاس بۆ جەنابتان. کاک حەسەن مایکەکە گەر بێتە لای کاک حەسەن ئەرنەبێ بێتە پێشەوە مایکە بینێرن بۆ ڕیزی پێشەوە دەستخۆش. مایکەکە ئەوەی لە ڕیزی ئەخیر بوو بچێ بۆ لای کاک یاسین ئەرنەبێت. فەرموو کاک حەسەن. بەخێرات میوانە بەڕێزەکان بکەم. ئەوەی لام دەمێ لە بەڕێز ئامیر عەبدولقادری بکەم ئەوەیە ئەو گوتی ئەو پاسانە حەقە خەڵک بە پاسی هاتوچۆی بکە. ئێستا پاسەکان لە دەرەوەی شار ناو شار نینە، نازانم ئاگادارە یان نا. لەبەرەوەی ئەگەر کابرا پاسی هاتوچۆی بکە دەبی تەکسیەکی بگری بۆی زۆر لە بازاری دووری، زۆر لە سەنتەری شار دووری،
ینی شتەکە دەبێت تەکسیەک بگری بۆی بڕۆی سواری پاسێک وڵات دەبی تەکسیەکی بگرین هەتا دەگەینە ئەو نەفەرەکە دەبی تەکسیەکی بگری لەبەرەوەی پاس زانتیم لە هەموو شارەکان لە هەموو دنیا پاس لە سنتەری شارە بەڵام ئەوە لە سنتەری شار نینە ئەمە وەکو دەبای خۆم پێتان بناسێن من حەسەنم بەرپرسی هێڵی سەربەرانم و بەناوی سەرجەم خەتەکانی ناوەخۆ قسەی دەکەم ئەنی دەبایە وامان ئەوە نقطەکمان نقطەی دووەممان زۆر شتمان هەیە ئەوەی ئاراستەی کاک ڕاید فازلی دەکەم زۆر تەقاتوعمان هەیە لێمان دەگیرێت دەوی پاسەکە زۆر زیاد لە حەدی خۆی بڕوات یعنی مثلا تەقاتوعی شێستیمان هەیە 6 مەتری زۆر جار ڕاست دەیگرن کە دەیگرن ئەو پاسە بەدەقەیە ناتوانانی بگاتە جێی خۆی دەگیرێت ئیدی دەبی زۆر ینی ئەو هاوڵاتی کە سواری پاسی بووە حەز دەکا ئەگەر باش بە پێ بڕوە لەوانەیە بگاتەوە ماڵێ نەک ئەو تەقاتوعانەی کە درا دەگیرێت ینی زۆر شوێنیشەیە سێم شتیشمان جسری سەیداوەیە کە زۆرمان بەبن جسری سەیداوەمادەن زادیان لەمە قەتع کردیا هاتوچۆ زادەی 30 مەتری سەر جسری سەیداوای لەمە قەتع کردیا بەژێر جسر و ناو مەیدانی مریشک فرۆشان بەوێدا دەچین ینی ئەوەش بوویتە کێشەی زۆر گەورە و زۆریش ینی مرورمان نادەنێ بە هیچ نەواچی ینی زۆر جار کاگڵا زۆر جار سەردانی کردینە ینی بە هیچ نەواچی لەبەر زۆری تەکسیەکان بە هیچ نەواچی ڕێمانی ئەو پاسە بڕوات بۆ شوێنی کە دەیەوێت سپاس کاک حەسەن کاک یاسین مایکەکە بێتە لای کاک سەیفەدین ئەرکلێبێ بەڵێ فەرموو من وەکو بەرپرسی هێڵی هەولێر کەرکووک داواکاریم ئەوەیە ئەو گەراجەی ئێمە بۆ کەرکووک 3-4 گەراجمان هەیە تەنزیماتی ئەو گەراجە بکەنە یەک گەراج و هەموو هێڵەکان بکەنە یەک گەراج و لەبەرەوەی مشکل لە دەسەڵاتی کێدایە لە دەسەڵاتی تەبعاً سەندیگایە بیکاتە یەک گەراج بۆ ئەوەی هەمووی کابرا کە بۆ کەرکووکەچێ نازانێ بچێتە کام گەراج 2 گەراج کە ئێمان هەیە 3 گەراجێک لە بنەسەراوە گەراجێک لە ناو شارە گەراجێک لە گەراجی بەغدایە ئیجاگە هەمووی بکرێتە یەک گەراج ئیتر ئێمە ئەو مشکلەیە نابێت و لێە گەراجەکان لێمان تێکداوە لە کەرکووک ئەویش هەر مشکلەیە ئێستا یەکێکی تر لە جارێکیان من بە ڕۆشتمە گەراجی هەولێر بۆ سلێمانی ئەگەڕامەوە بە تاکسێک ڕۆشتم بە ئام شۆفێری تومبیلەکان تاکسیەکان گلەیەوەیان هەبوو کە بەر لە بازگەکان سەیتەرەکان تاسەیەکی زۆر دانراوە ئەمە کێشەیە بۆ ئێوە ناو بازگەکە ئەرۆڵە 4 تاسەداناوە سیارەکانمان ئێمە بە نەفەرەوە ڕاست بنی لە عەردەدا یعنی چەندی سیارە ئێستا وەرە و تەمەشاکە ئێمە نەفەر بارەکەین جانتای پێەیە بارمان قورسە کە لە سەیتەرەکە دەرەچین یان دەبێت زۆر بەلاونی لێ دێت یان تاسەی 3-4 تاسەیان کردووە ینی خۆشمان ئێمە ینی هەفتانە تووشی ئەو کێشەیە بین چونکە ژماری تاسەکان زۆرن پێویست ناکاتەوە تاسەیەکت دانا دوانت دانا بەڵام پێویست ناکە 3-4 تاسە هەبێت بەنسبەت تاکسیەوە ئەم خەمە زیاتر دەکرێت چونکە خەڵکی بەردەوام 4 کەس 5 کەسی پێیە و جانتایان پێیە باریان پێ سوپاس دەکەم کاک یاسین دێمە لای کاک سەیفەدین شەچی بەخێراتنی بە ئەو بەڕێزانە دەکەم دوو پرسیارمەیە لە بۆ کاک فازیل و لەگەڵ نوێنەری سامان سروشتیەکان کاک فازیلی ئەمە زانیتمان لە هەموو دووەلی پێشکەوتوودا ئەو کامیرەیرانی دادەندرێن پێویستە لەو شوێنانە دادرێن کە مەترسی ڕووداوی هاتچۆی دەسەکراوی کە باسەکە لە سەباسی قوربانی و لێکەوتنەوە بوو بەس بەداخەوە پۆلیسی هاتوچۆمان کەوە لەو زۆر جێگای ڕێزن و زۆر یارمەتی خەڵکەدەن و زۆر ئیشکاری جوانن بەس ئەو کامیرانەدا ئەنێن لە شوێنی وادا ئەنێن کە وەکو برێوی لە بۆ بەس پارە کۆکردنەوە بێ نەک ناچن لەو شوێنانەدانێن کەەوە شوێنی مەترسیداری لە هەبیتن بۆ نمونە لەسەر لای دۆرەبەکرە دانێن کە لەو سایدە زادە چۆلەی چیلێنیە بەس لە مەفرەقی قوشتەپەی دانانێن کەەوە مەفرەقێکە و سارە لە ئەسرۆتەوەیان مەفرەقی دارەتوو لەوانە لی دابلێن کامیرا کە مەفرەقەوە لەبی پێشتێش ئاگادار بە لەسەر خەمی کامێرا قساکەین پرسیاری دووەم بەڵێ پرسیاری دووەمیشمان لە نوێنەری پێویستمان بە بەنزیخانەیەکی کۆبۆنە کە لە ڕێگەی کەرکووکە و موسیارەی 500 سیارە هەیە لە گەراجی بەغدا هەمووی دەچێتە شوێنەکانی تر لەو خەتەیدانیە کە بەنزیخانەیەکی زۆر سوپاس کاک فەراد وەکو دوا پرسیار تەمەندرێژی بۆ هەموو پێشمەکانی بەرەکانی پێشەوە دەخوازین دوو پرسیارم هەبوو پرسیاری یەکەم لەبەرچی هەتا ئێستا شوفێر زەمان ناکرێت لەبەرچی بەس ساڵانە یەکی ئایار کرێکاریان لەبیرە
وەختەکانی دی لە دوای ئایر لە بیریان دەچی سوالی دومیشم ئەمە پاسمانە لێت خەت هێلەکانی دەرەوە ئیش دەکەین ئەوە بەرەو ڕەمەزان دەچین یعنی هیوادارین بەس ئەوەندە مۆڵەتمان بدەنە لە سەیتەرە لە بۆ سەیتەرە پەردە ببەستین موافقەمان لە بۆ بکەن. سپاس دەکەم. ئەچمە لای کاک ڕایت فازڵ سپاس بۆ پرسیارەکانتان بەرنامەکەتان جوانتر و دەوڵەمەندتر کرد بە پرسیارەکانتان. کاک ڕایت فازڵ بە کورتی و پوختی وەڵامی پرسیارەکانیان بیتەوە. سەرەتا بەر هەموو شتێک دەمەوێت باس لەوە بکەم. جەنابی عەمید باسی لە سیستەمی گواستنەوەی بە کۆمەڵ کرد. طبعا لە هەرێمی کوردستان ئەوە هەر نیمانە قەطعاً. یعنی ئێستا لە هەرێمی کوردستان ئەوەی تۆمار کراوە ملیۆنێک و 312597 ئۆتۆمبیل تۆمار کراوە. قەناعەتە بالبەیانی سەعاتەش هەر ملیۆن و 312000 لە شەقامە. لە بۆ گواستنەوەی هەر کەسێک دەبێت ئۆتۆمبیلێک بڕوە. سیستەمی گواستنەوەی بە کۆمەڵ نیمانە. پاس سیستەمی گواستنەوەی بە کۆمەڵ نییە. ئەگە بزانی میترۆ و ترام و ئەوانە زیاتر سیستەمی عەمەلینە. لە هەموو وڵاتانی ئەوروپی ئێستا پێشتە بێ شتێک لە پاس گەورەتر بێ ئۆکۆردیۆنە پاسی ئۆکۆردیۆن ئەم شتانە لە وڵاتان. ئۆکۆردیۆنی شەقامی تایبەتی دێ ئەو شەقامەشمان نییە. یعنی تۆ دەبی ئەو شتانە هەد بێتن. دوای ئەوە جەنابەت باسیەوە کرد کامیرە لە پەنادارەکان دەدرێت. من پێ دەڵێم ڕێگا خراپە ئۆتۆمبیلەکەش خراپە کەواتە من پێ دەڵێم بۆیە لەسەر خۆ بڕۆ. کامیرەکە دەبێت دابنێم لە بۆ ئەوە لە سلێمانی بەرەو چەمچەماڵە چی؟ لە جێگایەک هەیە ئەچیتە خوارەوە ئەو ڕێگەیە خۆشت بێ و ترشت بێ ئەبێ خاوی کەیتەوە. چکامی نازم لەزگەیەکی سپێت پێڵێن دانراوە. من گەشتومەتە ئەوێ خۆم قەرارم داوە خاوی بکەمەوە چونکە ئەزانم ئەبێ خاوی بکەمەوە. گەشتومەتە خوارەوە کامێرایەکی داناوە نازانین جارێکم کامێرایانە ڕوویان لێمانە جارێک پشتیان لێمانە ینی ئەوە کەی جێگەی کامێرایە نە ئەلامەیەک دانراوە بڵێ لە پێشت لەم ڕێگەی تۆ پیاڕۆی کامێرای لێیە. لە هەولێر بە هەمان شێوە کەس نازانێت کامێرەی چاودێری سابت جێگیر لەکوێیە کەس نازانێت ئەوانەی لە ناکاوە دانرێن و نازانم کامێرەکەدا دەنرێتن لە سلێمانی کامێراکان ڕووی لێتە لە هەولێر پشتی تێکردووی یعنی هێماکان هەیە تۆ هێما هەیە بەر لە هەموو شتێک هێمای تهدیدی سرعت پێ دەڵێ ئەو شەقامە شەستە ئیتر پێویست ناکە بڵێم کامیرە لە دوای ئەوەی هێماماندانەوە دەڵێن ئاگادار بە شەقام کۆنتڕۆل کراوە بە کامیرە یان بەڕادار لە دوایەوە ئینجا کامێرە دادەندرێت کامێرە بۆ شاردنەوە ناشاردرێتەوە من کە تۆ دوو هێماکە نەبینی باشە تۆ دوو هێما نەبینی کامیراکەش نابینی خۆ هێماکە گەورەی ئەوەندە کامیرەکە ئەوەندە گەورەیەتی کورە ئۆتۆمبیلەکەتان لە دووری کامێراکە ڕاگرن ئەخر تۆ هێماکە نبینیەوە بەر لەوە خۆ کەمین داهێنن ئەنە مەسەلەکە کەمین نیە تۆ کە هێماکان نبینی کامیرەکە بێگومان نبینی من دوای ئەوە پێ دەڵێم من ئێستا ڕێگای ناو شار هەموو شوفێران دەزانن تهدید سرعەکە لە 6 زیاتر نیمانە لە هەموو ناو شار تەنها لە شەقامی 100 مەتری لە هەولێر لە چەند شوێنە کەشتایە کەواتە تۆ بەبێ ئەوەی کامیرا بێت تۆ خۆت پابند بە یعنی شەرت ئەوەی ئللا دەبێت ڕەقیبێکە بێ زۆر جار وەکو باسم کرد کاکە یادگار شێوازی بیرکردنەوەمان ئەوە دەکاتن یعنی دەبێت لە ڕەقیبێک لەسەرمان هەبێ اینجا ئێمە پابند بین باشە بۆ خۆمان پابند دەبین لە بۆ پاراستنی خۆمان سەبارەت بەوەی کە گەرقسەکانت کورت و پوختێکەوە کاک ڕایت فازڵ پرسیاری تر کرا و کاتمان وردە لە کۆتایی بەنسبەت ئەوەکان ببوورە لە 150 داهاتی هاتوچۆ لە پەرپێدانی هاتوچۆ سەرف دەکرێتن بەڵام ئەو کێشەدارەیە کە ئێستا هەرێم تووشی بووە ئەو 150مان نەماوە بۆ ئێمە زۆربەی پرۆژەکانمان ناڵێن وەستاندۆ بەڵام بە ڕێژەیەکی بەرچاو قسە هێنێ بە پێی زانیاریەکانی من وە زانیاری هەڵەش نین زۆر دڵنیان لەم قسەیە لە هەولێر بە ڕقەمی سلێمانی مخالەفە بکە بۆت نایەتەوە لە سلێمانی بە ڕقەمی هەولێر مخالەفە بکە بۆت نایەتەوە کەس هەیە ناوی مەوجودە لەلام ڕقەمی مەوجودە لەلا ئەڵێ 3 مانگە لە هەولێر لە 3 کامێرام داناوە بێ دوای چەند ڕۆژ بێتە سەر حسابەکەی بەخۆی دوای ڕۆژ دێتن دوای ڕۆژ دێت تا ئێستا نهاتووە بەڵام ئەوە مەرج ئەڵێن گوایە بۆ لەبەرەوەی ئەگەر ڕقەمی سلێمانی لە هەولێر مخالەفە بکە خێرەکەی بۆ هاتوچۆی سلێمانی واگەر هەولێر لە سلێمانی مخالەفە ئەو بە ئەوە پێ بڵێم ئەگەر لە هەر شوێنێک غەرامەکەی لێوەردەگرن دەگەڕێتەوە لا ئێمە ئەگەر بەنسبەت ڕقەم هەولێر بێ ڕقەم سلێمانی بێ ئێمە بۆیان ڕەوان دەکەینەوە ئێستا ڕقەم بەسڕایەک کە سەرپێچی بکاتن پێشتر وابوو لەگەڵ حکوومەتی مەرکەزەوە بدەمانەر بڕی ڕقم باریک و ڕەش و شین و ئەنواعانەی جنوب و ناوەڕاستەکەن بە هەوەستی خۆیان لە کامێرا دەن ئەوە ناتوان بە هەوەستی خۆیان لە کامێرا بدەن خەڵک وا تێگەیشتووە بەڵێ بەڵام نازانی ئێمەش چۆن پێیانەوە دەدەینەوە بەنسبەت ئەوە طبعا ئێستا بەنسبەت عەرەبەکان و خەڵکە ئاوارەکە ئێمە ئێستا لە هەولێر پەیڕەوی شێوازێک دەکەین بە خەڵکەوە بزانێتن طبعا کە دەچن ئیقامەکانیان تازە بکەنەوە هەمویان تەسبیت کراوە کە چ ئۆتۆمبیلێکیان پێەیە دانێر لە بەڕێوەبەراتەکانی هاتوچۆ دەبێ بزانن چی سەرپێچی کردووە
هەمووی بڕی غەرامەکەی لە دەستێنرێتن ئینجا دەگەڕێتەوە بە هەمان شێوە لە خاڵەکانی چوونە دەر لە بۆ ڕێن مای بە عەرەبی بڵاو ناکەنەوە خۆ ماشەڵڵا عەرەب زۆر هەمیشە لەگەڵ بۆ بە عەرەبی بڵاوی ناکەنەوە پێیان بڵێن ئێوە بە خێرایی بڕۆن ئیجراعاتان لەگەڵا بەڵێ پێمان وتون بەڵام شتێک هەیە وڵاتێک کە 30 ساڵ لە فەوزا ژیابێ زۆر زەحمەتە تۆ تەوعیە بکەوە ئێمە بۆ قوربانی لە فەوزا ژیاوەکەی خۆیەتی هاوڵاتیەکی هەرێمی کوردستان بۆ داڵدەی کاک یادگاری یعنی کابرا لەبەر ژیانی خۆی هەڵاتوە یعنی تۆ مەجبوری داڵدەبی کوردیش خۆی داڵدەدانی خۆ من نەموتۆ داڵدەی مەدەن ئەڵێم تێگەێنە بە عەرەبی بەو زمانەی ئەو لێ تێگە کە نابێ مخالفت ناکرێت لەسەر تەلەڤیزیۆن بیڵێم بەڵام کە تێنەگا خۆکێشەی من نییە من پێ دەڵێم لە وڵاتێک ژیاوە 50 ساڵ لە فەوزا دەژیتن ئیتر تۆ بتەوێت لێرە بە ماوەیەکی کەم خۆی لە قەیرانە تۆش بتەوێت تەوعیە بکەیەوە زۆر زەحمەتە پابەندی بکەیت ئەتوانی ڕایگیری ئەتوانی نەهێڵی ڕێگەی پێبێ ئۆتۆمبیلەکەی بێنێت سەر جادە ئۆتۆمبیلی تایە نازام ئەڵەی نازام لە چیە چێتەوە سوڕێتەوە ئەگە یەک و دوان بێ قەیناکە بەڵام ئەوانە بە سەدان هەزار کەسن لێرە شارەکە جوان نییە ئەمەش دەزانین جوان نیە کێشەمان بۆ دروست بووە نە ماتۆرسکیلەکانیان ماتۆرسکیلە نە ئۆتۆمبیلەکانیان ئۆتۆمبیلە ئەوە کێشەیە بۆ ئێمە بەڵام لایەنەکەی من ئەبێت قسەی ئەم بەڕێزانەی تری جوەر بگرم کاک سەدقی دێمەوە لای جەنابتان ئەو پرسیارانەی ڕوبەڕووی جەنابت کردانەوە بەعام لەسەر خەمەکانی ئێوان ئێوە چ قسەیەکتان هەیە و قسەیەکیش بکەم ئەوترێت کوالیتی قیر ئەو قیرەی لە ڕێگاوبانەکان بەکارهێنرێت ئەو قیرەی لە جادەکانی تاران هەیە کە تاران ئەگەر بەراوردی بکەین بە ئەوروپا و ئەمریکا و نازام ئوسترالیا ئەو وڵاتانە ڕەنگە هەر زۆر خراپ بێ بەڵام ئەوتێت کوالیتی و قیرەی لە جادەکانی تاران و ئێران بەکارهێنرێت لەگەڵ کوالیتی و قیرەی لە جادەکانی هەرێمی کوردستان بەکارهێنرێت لە 100% فەرقیان هەیە ئەمە تا چەند بەڕاست من نازانم 100% بەڵام ئێمە قیرمان جارێ لە کوردستانە نییە کە بەکارمان نەهێناوە قیری کوردستان بۆ پڕۆژەکانی هەرێم لەبەرەوەی نیمانەیان بەکاتانێنەوە جارێ نەگەیشت و تا ئەو ئاستەی کە تەجهیزی بەشاریعمان بکەن ئەو چەند مەسفایەکە لە کوردستان یەکێک فۆنێکسەکە لە سلێمانیە بەڕاستی ئێستا کەوتوتە کار کات هەیە لە کەرکووک و لە هەولێریش لا ناسە بەڵام ئێمە قیرەکە هەمووی لە بێجیەوە دەهات بۆ ئێمە بە وەکو تەنسیقێک لەگەڵ حکوومەتی مرکزی ئەو قیرە هەڵبەت وەکو مهندسێک کە قسە بکەم لە ئاستی جارانی قێری وەختی حکوومەتی عێراق نەبوو چونکە هەر خۆشتان دەزانن و کاتەیە هێشتا تێک نەچووە هەر جادەکانی ئەوساڵ تێک نەچووە لەبەر دوای زیادبوونی ترافیک تێکچوون بەڵام قیرەکە ڕاز دەکەن لە وەختەوە باشتر بوو هەموو ماش دەزانین ئێمە نەفتی ماڵ کە بەکاردەهێنین وەکوی جارانە نەوەڵە قیرەکەش عینەشتا ئەو قیرە ئێمە بەتەما بووین بەڕاستی چارەیەکی بوو بدۆزینەوە هەندێک ئەدیتیفی کیمیاوی و شتی بەکاربێنین بەڵام ئەوەش خۆتان دەزانم بێژی وای لات ئەو قیرەی کە ئێستا هەمانە دو قسەتان لەم بەرنامەیە دو قسەمان بەڕاستی بەرنامەکە لەسەر سەلامەتی و خەڵک و ئەمە هەوڵێک بوو ئێمە بەردەوام ببین بەڵێ ئەوان ئەو شتانەی کە وترا بەڕاستی هەمووی لەناو متعلق بووم بە لە ناو شارەوە بە تەسات و شتی ناو شارەوە بەڵام حەوادسەکان زۆربەیان لە ڕێگە خارجیەکان بەڕاستی ئەوە دەبن تەبیعی من وەکو گوتمان حکوومەتە ینی مەسوولە بەڵام خەڵکیش ئەو حکوومەتە لە ئەو خەڵکەوە هاتووە خۆ خەڵک دەبێ بیرکردنەوەی هەبێ بەکارهێنانی ڕێگاوبان بە هێبایەکان ئیلتیزام بکە هەروەها لێخوڕین بەڕاستی من وەکو بەدووادا چوونێک زۆربەی حەوادسی کە لە دەرەوەی شار دەقەومێ ناڵێم هەمووی بەڵام زۆربەیان خەتای سرعی زیادەیە زۆر بەڕاستی بۆیە ئێمە هاوڵاتیمان وەکو اختیارێک دانابوو لەناو ئەو پرسیارێک سواسانێک کاک فایق دو قسەتان بەڵێ بەساوانێک لەو بەڕێزانە ئیشارەی بە پێویستی بەنزینخانەیە کە دیارە ئێمە لایەنی جێبەجێکار نین بەڵام لەبەروی بەنزینخانە قازانجێکی باشی لە پشتەوەێر ئەمشە بەرپرسێک بیری لێ کردوەوە بە تاکی گوێ لێ بە خۆی دایانێ پێم وابێ پێویست بەوە ناکەوە من بە چاوان داخوازەکە شێرەگەیان بە شوێنی خۆیان یەک دووەم کارمەندانی هاتوچۆ بەشێکن لە سەلامەتی هاتوچۆ مخەساتێکە بە پێی یاسا هەیان بووە چەند ساڵێکە بێ بەردراوە تەنها بە فەرمانێکی زارێکی بەردراوە خەریکی بەدواداچوونی
بین بۆ ئەوە چونکە ئەگەر کارێکی زۆر گرنگە لەسەر شانە بە سەرمای زستان بە گەرمای هاوین لەسەر مەسەلەی کامێرا من ئەڵم حکوومەت هەتا ئەوە بەدەستکەوت بزانێت کە غەرامەی زۆر کردووە ئەویان بەدەستکەوت نزانێت کە قوربانی کەم کردوێتەوە کەواتە ئێمە ئەم کێشەیە چارەسەر نابێ بۆیە کێشەی دوا قسەی من ئەمەیە دید و تێڕوانینی حکوومەت بوونی ئیرادە بۆ چاکسازی هەنگاوی جددی بنین بە هەموو لایەگەی مەتوانین چارەسەری هەموو کێشەکان بکەین. زۆر سپاس. دێمە لای جەنابەوەکو دوا میوان و دوا قسەیەوە من بەداخەوە من ئەڵێم هەر هاوڵاتیەک کە بەیانیان لە ماڵەوە دەچێتە دەرەوە هەزار ئاوات و ئامانجی لەدڵایە دوای 6 ساعات بە قەرارێکی غەڵەت جەنازەکەی دەگەڕێتەوە بۆ ماڵەوە مناڵی بێ باوگە بێ مناڵی بێ پەروەردا بێ مناڵی بێ بژێوی ژیانە بێ هاوسەری بە تەنیا دەمێنێتەوە لەبەر ئەوە مەقابلەکەشی بە هەمان شێوە تووشی ئەو کێشە و گرفتە بێ داوا لە سەردەم شوفێرە بەڕێزەکانەکەم کە پابەندی یاساکانی هاتووە بنەوە تاریخێکشم لەسەر قسەی کاک فازیل مەسەلەی گواستنەوەی بە کۆمەڵ خۆ بەڕێوەبەرایەتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانن ئەگەر عامیش نەبێ دەتوانن هەر بەڕێوەبەرایەتیەک دوو پاستەرخان کە بۆ ئەو 200 مۆزەفەی کە هەیەی بیگوازێتەوە بە شێوەیەکی ڕێکوپێک ئەوە خۆی تەسیری خۆی هەیە بۆ کەمکردنەوەی دەنگدالی سەرتەقامەکان و بۆ ئارامی هاوڵاتیانی وەرە دواییشتا دەڵێم تەمەنا ئەەکەم لە هەر هەمومان پابند بین ئیتیمامان هەبێ بە خۆشەویستی پێشمەرگە و ئەم وڵاتە جوانەوە هەر هەمومان یەکگرتوو بین یەکتر قوبوڵکەین بۆ سەرکەوتن یەکتر قوبوڵ نەکەین یەکگرتوو نەبین زۆر فەرمان پێ بە بژی کورد بژی کوردستان. سپاس بۆ ئەمید خادر سدیق سپاس بۆ کاک فایق مستەفا سپاس بۆ کاک سبقی ئیسماعیل ئامێدی سپاس بۆ کاکە ڕایید فازڵ حاجی حسێن کۆنتڕۆلەکانتان ئامادە بکەن ئەچینە لای ڕاپرسی کۆتایی بەس دەست بەردەنگنان مەکەن تا ئاگادارتانەکەمەوە کێ بەرپرسە لە بوونی ژمارەیەکی زۆر لە قوربانیانی هاتوچۆ لە هەرێمی کوردستان حکوومەت ژمارەیەکە لەسەر کۆنتڕۆلەکانتان بازرگانەکان ژمارە 2 هاوڵاتی ژمارە 3 فەرموون دەست پێ بکەن. کێ بەرپرسە لە بوونی ژمارەیەکی زۆر لە قوربانیانی هاتوچۆ لە هەرێمی کوردستان کاتمان بەرەو کۆتایی دەڕوات. بەڵێ وەکووە بینن لە ڕاپرسی دووهەمدا کات کۆتایی هات لە 60 ڕای وایە کە حکوومەت بەرپرسە لە بوونی ژمارەیەکی زۆر لە قوربانیانی هاتوچۆ و لە 120 ئەڵێت بازرگانەکان هۆکارن و لە 120 ڕای وایە کە خودی هاوڵاتی بەرپرسە ئەگەر ئەرک نەبێ کاکە لادێ ڕاپرسی یەکەم لە ڕاپرسی یەکەمە 40% پێی وایە کە حکوومەت بەرپرسە 36% ڕای وایە کە بازرگانەکان بەرپرسن و 24% ڕای وایە کە هاوڵاتی بەرپرسە ئەگەر ئەرک نەبێ هەردوو ڕاپرسیەکە وەکو ئەبینن ئێمە بینەرانی ئەزیز و بۆ ئەم بەڕێزانش کە لێرن ئەم شەوم پرسیارەمان کرد کێ بەرپرسە لە بوونی ژمارەیەکی زۆر لە قوربانی یاخود قوربانیانی هاتوچۆ لە هەرێمی کوردستان لە ڕاپرسی یەکەمە لە 140 ڕای وا بۆ حکوومەت بەرپرسە بەڵام لە ڕاپرسی دووەمە زیادی کردووە بۆ لە 160 کاڵێ حکوومەت بەرپرسە لە ڕاپرسی یەکەمە لە 136 ڕای وا بوو کە بازرگانەکان بەرپرسن لە ڕاپرسی دووهەمە لە 120 واتە کەم بۆتەوە ئەم بڕواایە و لە ڕاپرسی یەکەمە 24% بڕیاری ببورن پێی وا بوو هاوڵاتی بەرپرسە بەڵام لە ڕاپرسی کۆتاییە کەم بۆتەوە بۆ لە 120 سوپاسی تەواوی ئەو بەڕێزانەکەم هیوادارین هەموو هاوڵاتیەک و هەموو تاکێکی کوردستان لەگەڵ پێشمەرگە سەربەرزەکانە هەمیشە سەلامت بن و هەمیشە لە خۆشیدا بژین و هەرگیز تووشی کارەسات و ناخۆشی نەبن. ڕێزی یادگار فایق پێشکەشکاری بەرنامە و کاکە حەمەنووری پرۆدیوسەری دووجار بیرکەرەوە و تەواوی ستافی بەرنامەی دووجار بیرکەرەوە لە سلێمانی و هەولێر قبوڵ بکەن تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم و ماڵتان هەمیشە و هەردەماوەدان بێن.